بینەرانی ئازیز سڵاتانێ بە بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوای کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا سێ بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە پلانی زانکۆی گەرمیان دەکەین بۆ وەرگرتنی خوێندکاران بۆ ساڵی نوێی خوێندن. لەگەڵ ئەوەی کە تا ئێستا لە بەشێکی زۆر لە زانکۆکان لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا نەکراونەتەوە بەڵام زانکۆی گەرمیان دەستی بە دەوامکردن کردووە و هۆڵەکانی خوێندنی بەڕووی خوێندکاراندا کردوتەوە. بەڵام ئایا ئەم کردنەوەی دەوامکردنە یاخودکردنەوەی هۆڵەکانی خوێندن بەڕووی خوێندکارانە و لەم کاتەدا کە قەیرانی داراییش هەیە و پەتای کۆرۆناش هەیە تا چەند ڕێکاری و ڕێنمایە تەندروستیەکان پێڕۆ دەکرێت لە پێناو پاراستنی خوێندکاران و لە پێناو پاراستنی مامۆستایان و کارمەندانی زانکۆکەدا. و لە هەمان کاتدا باسێکیش لەوە دەکەین کە جگەلەوەی کە بازە ڤایرۆسی کۆرۆنا دەکەین و کاریگەریەکانی لەسەر زانکۆکە زانکۆی گەرمیان چی کردووە یاخود چه هەوڵێکی داوە لە بۆی کە توێژینەوە بکات لە کاتی ڤایرۆسی کۆرۆنادا کە دواتر سەرۆکی زانکۆی گەرمیان لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە دەکەین. دواتر دەچینەتەوە ێکێتری پرۆگرامەکە هیچ گفتوگۆکردن دەبێت لەسەر تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ کەسانێک کە سوکایەتی بە مرۆڤ دەکەن. بێگومان ڕۆژانە لێرە و لەوێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان گوێبیستی دەبینین کە کەسانێک یاخود زۆرجار ئەم جنێودانە یاخود سوکایەتیکردن و تەشیرکردنە بەرامبەر بە یەکتری بەکار دەهێنرێن. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوانێ بەداخەوە زۆرجار دەبینین کە مامۆستایانی ئاینیش یاخود بڵێ مامۆستایەکی ئاینی بە یادوان یاسیان دەبینین کە ئەوانیش ئەم سوکاتیکردن بە مرۆڤە یاخود جنێودانە دەکەن. ئاخۆ کە مامۆستایانی ئاینی ڕێنیشاندەری دەوروبەریان و ڕێنیشاندەری گوێگرەکانیان و ڕێنیشاندەری سەرجەم موسڵمانانە ئەگەر ئەوان گوێن بدەن یاخود سوکایەتی بکەن بە مرۆڤ ئاخۆبی گوێگرەکانیان چی بکەن. دواتر مامۆستایەکی ئاینیش لەم بارەیەوە لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. یەکێکی تر لە تەورەکانی پرۆگرامی ئەمڕۆمان و کە دەبێتە تەوریەکەبی پرۆگرامەکە تایبەتە بە 236 ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی لە ئێمە لێرەوە پیرۆزبای خۆمان ئاڕاستەی سەرجەم دانیشتوانی شاری سلێمانی دەکەین لەگەڵ ئەوەی کە سبەینێ واتە 14 مانگ ساڵیادی دامەزراندنەکەیەتی. بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا بەشێکمان تەرخان کردووە بۆ ساڵیادی دامەزراندنی سلێمانی و کەسایەتێکی دیاری شاری سلێمانی لای ئێمە ئەمڕۆ میوانە کە کەسایەتێکی خێرخوازەوە لە هەمان کاتدا لە بواری بیناسازیدا جێگادەستی دیارە کە ئەویش زایری کەریمە ڕەشە. کاک زایر سڵاو لێبێ و بەیانیت باش. زۆر بەڕێستان و بەیانیتان باش. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی ساڵیادی دامەزرانی شاری سلێمانی لە بەڕێست و سەرجەم دانیشتوانی شاری سلێمانیەکەین. الحەمدوللا من ئەمێ لە پاڵ پیرۆزبایەکە سەرخۆشیەکیش بکەم. من پیرۆزبایی ساڵیادی شاری تەسیسی 236 ساڵی سلێمانیەکەم و ئینشاڵڵا ببێ بە ساڵێکی خۆش و خەنگاوی جوانتر بنین لەمەدا بەرەو پێش و بەرەو. بەڵام لە عینەن خاتە حەزەکەم سەرخۆشی لە خەڵکی شارەکەم بکەم بە مناسبەتی خوا لێ خۆشبوونی ئینسانێکی بەڕێز و جوانی ئەم شارە ڕەفیقی دێرین و هاوعومرم قاری حاج عەلی بەک. ئینشاڵڵا شوێنی باهەش بێ و خوا لێی خۆش بێت. ئینشاءڵڵا خوا لێی خۆش بێت. کاک زایر ئەمێ بۆ پرسیار دەست پێ بکەم سلێمانی بۆ زاهری کەریمە ڕەش چێگەێنێت؟ سلێمانی وەکو ماسی و ئاو مختصەرترین جواب بەڕاستی من سلێمانیم زۆر خۆشەوێ. ئەم شاری کە تیا لەدایک بووم مەکتەبم تیا تەواو کرد هەڵس و کەوتم کرد خەڵکم ناسی چەند جار لی دوورکەوتومەتەوە بەهۆی دراسەوە من 8 ساڵ بەغا بووم دوو کولی یەک بە دوای یەکم خوێن. بەڵام دایمەن بە مناڵی و بە گەورەی و بە پیری من عاشقی ئەم شارم. من زۆر سەردانی وڵاتانی دنیام کردو ئینسانێکی گەڕۆکم زۆر حەز لە سەفەر و گەڕان و دنیا بینینەکەم. زیاتر لە 75 وڵاتی عالەمم بینیوە بیمافیها 20 وڵاتی ئەمریکیم بینیوە. بەدڵ ئەڵێم بەبێ تەحەیوز بەڕاستی سلێمانی جوانترین پارچی ڕووی زەویە و خۆشترین خەڵک و میلەتی تایە کە بژی لەگەڵ و هەڵس و کەوتکەیت. بێعەیب نین شتێک بێعەیب نابێت بەڵام بە عەیبەکانیشیەوە شیرینە
و خەڵکەکەشی شیرینە لەبەرەوە خوا دامان نەبڕێ لە سلێمانی و سلێمانیش دانەبڕێ لە ئێمە. ئامین. کاک زاهیر، شاری سلێمانی هیچ تایبەتمەندیەکی هەیە کە جیای بکاتەوە لە شارەکانی تر، شارەکانی تری کوردستان؟ بەڕاستم وت شیرینی بەڕاستی سلێمانی ئەوەنگە شیرینە لە دڵی هەمووانە. من زۆر جار هەستی خەڵکە غەریبەکان بەرامبەر بە سلێمانیە بینم. مەسە هیوای ئەجنەبیە هاتووە بۆ کارێک لێرە لەگەڵمان بۆ ماوەیەکی کورتی چەند ڕۆژە لە هەولێرەوە هاتوو بنوونە. هەولێرە شەرکی زۆر جوانە، جادەوبانی جوان، ڕێگاوبانی جوان، جەزری وەسەڵی سەوزانی. بەڕاستی من دڵم بە هەولێر خۆشترە لە دووبەی. و بازجارێک کە ئەڵێن هەولێر بۆ بە دووبێ، ئەڵێم نا، لە کۆتاییە کوردستان ئەڵێم ئەو ڕستەیە غەڵەتە، هەولێر نەبوو بە دووبێ. هەولێر زۆر لە دووبەی خۆشتر، بۆ بچووکێکیتەوە، بۆ کەمێکیتەوە. کەچی کە ئەو کەسانە لێویە سلێمانی لێرە ئێمە بەقەدەر ئەوان نین لە ڕووی عمران و تازەکاری و جادۆبان و باخ و لە هەمووی ئەوان بەڕاستی بەداخەوە. وەلو کاڵم بەداخەوە بۆ سلێمانی کە دوا کەوتووە، نەک بەداخەوە بۆ هەولێر کە پێش کەوتووە. گینامەن سلێمانی و هەولێر وەکو دوو چاوە بینم لە ناو یەک کە لەسەرە، دوو شاری کوردستانی، دوو چاو کە نازم کامیان ڕاستە کامیان چەپە، ینی بۆ دەرەجەیە بێفەرقیان بینم. بەڵام ئەڵێم بەداخەوە کە ئێرە دواکەوتووە بۆ هەوشانی شارەکەی کە نەڕۆیشتون. من لە پەیامێکی تەلەڤیزیۆنیا مقابلەیە کرام لەدایەکم هەبوو بۆ سەرۆکی حکوومەتی هەرێم، وتم بۆ بێ ئێحتیمامن بەرامبەر سلێمانی، بۆ ئێحمالەکرێ، ئایا ئەکرێ کچێکی جوان چاوێکی کل ڕێژکا و ماسکارای لێبا و بیڕازێنێتەوە چاوکی کە بەجێ بێڵێ تۆ کە سەری و کشاکەی خێل نایەتە بەرچاوە. کوردستان ئەگەر تۆ بەم دەرەجێ ئێحتیمام بی بە شارێک و شارێکیش پشتگوێ خەیت، لە عاقبەتە خێل لە کوردستان خێلە بێت. ئینشاءڵڵا هەوڵ بین ئێحتیمامات بە سلێمانی زیاد بێت. ئەم شارێک کە مستحەقە و ڕازانەوەیە و زۆر قابلی پێشکەوتنە. و دوایی هەموو خەرجێکە لە سلێمانی بکرێ ڕەنگە 5 ئەوەی ڕاستی خۆی شوێن بگرێت. یعنی ئەگە بای 5 دینار ئیش بکەیت لە هەولێری خۆشەویست، بای دینارێک لە سلێمانی بکەیت بەقەدەر ئەو 5 دینارە جوانی پیشانەیە، چونکە سروشتی شارەکە و پێکهاتەکەی و تۆپەوەڕاتەکەی خۆی هەر لە ئەزەرەوە لە خواوە جوان هەڵکەوتووە. ئیشکردن تا ئاسانە، ڕەنگە ئارایشکردنی کچێکی جوانی خۆت ئاسایی فەرقی هەبێ لەگەڵ کچێکە سیمای کەمتر جوان بێت. شارەکانی جوان ڕازانەوەکانی سلێمانی سەهلە ڕازێتەوە ئەگەر دەروونێکی بەسۆز هەبێ بەرامبەری. کاک زاهیر، بۆ بێکە بەڕێستان ماوەیەکی زۆرە لە بواری بیناسازیدا کار دەکەن. مێژووی بیناسازی بوو لە شاری سلێمانیا چۆن بووە یاخود چۆنە؟ خۆی سلێمانی کە دروست بووە لە ئەساسە بەڕاستی لەسەر بنەمایەکی فەقیرانە دروست بووە. ینی خەڵک توانای مادی زۆر نەبوو لەم شارەیە و ئیمکانێتی بنا و بیناسازیش هەر متەواضع بووە بە دەلیلی ئەو خانوانی کە یان بینین زۆرینەی لە 1/9 دروست بووە. سنفێ خانوو هەبوو حتا دیوارەکانی بەرد و خشتی سوورە و کراو نەبوو، ینی یا بەرد نەبووە یا خشتی سوورە و کراو نەبوو، بەڵکو خشتی قوڕ هەبوو کە بە محەلی دروستەکرا، بریتی بوو لە گڵ و کاو، ئەبوو بە قاڵبی تەختە هەبوو، خشتە قوڕەکانی لە کۆنیشە جیاوازی لە کەرەسەکانە هەر هەبوو. طبعاً بەڵێ ماڵی فەقیر و دەوڵەمەند لە کۆنیشە کە بەبەردەمی ڕۆیشتایە وەلو 1/9 بوو زۆر شت گۆڕاتیایە. زۆر بەزەقی خۆ ئێستاش کە بگەڕی بە گەڕە کۆکۆنەکانی شاری سلێمانیا و ئاسەواری ئەو خانوو کۆنانە یاگە خانوویەکمان بێتەوە پێوەی دیارە دەرەجەی عمران و بنیانی. چەند خانوویەکی جوان هەبوو لە سلێمانی، خانووی باشی گەورە و دوو قاتیش هەبوو تەبان، بەڵام زۆرینەی ئەو وەستایان ئەو ئیشە جوانانەی کە کراوە لەو خانوانەیە وردەکاری تێکراوە خەڵکی بە ئیمکانێت و دەسەڵاتدار بوون و زۆربەی وەستاکانیش کە ئیشیان لەو خانوانەیە کردووە وەستای سنە و بانە و خەڵکی ئێران بوون، لێوە هاتوون لێرە کاریان کردووە و هەنێ لە نەخشەکانیش ئەگەر وربیتەوە زۆر نەخشەی ئینگلیزی هەیە لە سلێمانی جێبەجێکراوە. بە واتای نەخشەکە ئینگلیزی بووە بەڵام وەستاکان ئێرانی بوون. بەڵێ ئەو قەسڕە ئینگلیزیانە ئەو دیمەن و مەنزەرە لە زۆر شوێن ئەبینرێت لە ئەفلام ئەگە بەڕێزم تابعی بکەیت لە فلیمە کۆنەکانە سیمای ئەو بینایانە زۆرە، چونکە تەسیراتی ئینگلیزیش لەسەر ئەم شارە هەبوو بە حکمیەوەی ئێمە لەژێر حکمی ئینگلیزا بووین و خەڵکیش مەسەلەن بینی بێتی سەفەری کردووە دیداری هەبووە. بەشێک لە خانۆ کۆنەکان کاک زاهیر زۆر جار کەی بینی ئەگەر لە دراماکانی شابێ حەوزێکی بچووک لە حەوشەکەیانە، ئەمە کاریگەری
ئێرانیەکانە لە سەرمان بڵێ ئەو حەوزە دروست کراوە یاخود ئینگلیزەکانە؟ واللهی ناتوانم ئەوە من بیڵێم، بەڵام فعلەن ئەم زاهری زۆر بۆ لە زۆربەی خانوەکانە ئیشەکە ئاسان بووە و بە حوکمی خەڵک جاران زۆر دانیشتنی هاوینە و بەهارەی لە ناو حەوشەکان نبووە، احتیمامان بە حەوش زۆر بووە و ئەو کەسێک کە ماڵیشی بچووک بێ بۆ نمونە پێتەڵێم مەجای گوڵ و باخی نەبوو بێ کە بە فراوانی بیڕێنێ لە ناو تەنەکەی ڕۆنایان ڕوان هەر شتێک مەجای تایەوەی گڵی تێکرێت جاری وا بوو ماڵی وا بۆ کەچین بە درێژەبایی گێسەبانەکەی مەسەلەن نیوە تەنەکەی داناوە کە بڕیوێتێ و گڵی تێکردووە بە پێی مەواسمی گوڵی تیا بوو لە ڕێحانە لە گوڵی ناز هەمیشە بەهار گوڵە باخ ینی ماڵی بێباخ نەبوو ماهماکان بچووکیش وایە بەشی خۆی باخێکی پشکۆلی ئەڕازانەوە وەگەر ئیمکانێتی ئەو حەوزەشە باەت بە پێی سنفی حەوزەکان هەبوو لە کۆنکرێت دروست کرد بوو هەبوو چاڵ هەڵکەن بوو ژێرەکەی فەرش کرد بوو بەبەر بەس ئەوانش وجودی هەبوو زۆرجار میوە شتیان تێخست وەختی ئێوارە بۆی فێنکیش بێ و جوان بێ و دیمەنی هەبێ ماڵ هەبوو قاز و مراوی ڕاگرت لەو حەوزانەیە ئیسفادەی لێکن جۆرا و جۆر بۆ ڕازانەوەی ماڵ هەر هەبووە حتا ئەگەر هەوڵانی ڕازانەوە کە بە تەریقەیەکی متەواضع و بەسیتیش بێ بەس چونکە زەوقێکی جوان هەبوو لە دەرونی خەڵکەکەیە هەوڵیاوە تەفسیر لە زەوقە جوانەکەی خۆی بکە و ڕنگ باتەوە لە بیناسازیەکەیە. درستە. کاک زایر بەهۆی فراوانبوونی شاری سلێمانیەوە بەشێک لە گەڕەکە کۆنەکان بۆ نمونە سابوونکەران خەریکە لە ناو ئەچێت. ئەمە تا چەند سیمای شاری سلێمانی یا بڵێن تا چەند کاریگەری لەسەر سیمای شاری سلێمانی هەیە؟ ئەمە بمانەوێت نەمانەوێت شار گەورە بێ و تەتەورەکە و پێویستیەکانی ژیان ئەگۆڕێ. مەسەرەن زۆر کۆڵان هەبوو لە سلێمانی ئەگەر پێیا بڕۆشتی تای و دەستەوە لێ بکردای بوو هەبوو پەنجەکانە بەر دیواری ئەمبەر و ئەو بەرکەوتایە. بەس ئەم شتانە لەگەڵ ئەمڕۆی سلێمانی ئەگەر بتوێت تێکەڵی ژیانی کەلتوری بکەی بە حیاتی ڕاستەقینەی ڕۆژانەی خەڵکەکەم دووشتە بەیەکەوە ناشێت. سا بەداخۆیڵ ئەم دەرگایش ماڵێکێت و 3 سیارە لە گەراجەکەیەتی. لەبەر ئەوە خۆی لە هەموو وڵاتانی شەروایە نایەن بڵێن هەموو گەڕەکەکان بێڵنەوە شارێکی کە دروستکەن بەجیان نەخر جێگایە کەڵ ئەبژێرن احتیمامێکی کامل بەو جێگایەن هەموو شتێک وەکو خۆی ئەهێڵنەوە وی بەڕێزە کە چی بۆ سەردانی ئەو جێگایە ینی ژیانێکی کۆنی ڕاستەقینە ببینی ئەگینا خانوویەک لە شەرق و خانوویەک لە غەرب و فڵان لەوێ و بەبێ احتیمام تۆ ناتوانانی کە لە بچە بکەیتە دەستی شارێک بە ناوی پاراستنی شوێنەوار و هەموو خانوویەک مستحقی مانەوە نییە ئەم مەفهومە حەقە ڕاستکرێتەوە لای خەڵک. من سەردەمانێک لە بیدایەتی نەوەتەکان تجارەتی فەرشی کۆنە و ئەنتیکمە کرد فەرشی گرانبەها لەو فەرشانەیە ئەوە فەرشی گران هەیە من کەڕەتێ فەرشێکی هەرێزم هەبوو فرۆشتم بە 1 ملیۆن دینار. ئەو ملیۆن دینارە 4 لەسەر 5ێکی مڵکێکم پێکڕی لە جادەی کاوە بە ڕووبەری 1120 متر بزانە قیمەتی و فەرشە چەنە لە عینەن وەختا بۆی هەیە فەرشێکی کە هاوعمری ئەویش بێت 1% قیمەتی ئەو نەکات چونکە جۆر و کواڵیتی شەرنی هەموو کۆنێک کە کۆن بوو ببێ بە ئەنتیک بازە کۆنێک ئەوگە خراپ و هیچ بۆ خۆی ئەبێ بە سیپاڵ بۆ فڕیان باشە. ینی من لەو سەردەمەیە کە ئەو فەرشە فرۆشرا و ئەو ساری کرد دەنگایە و لە شارە دۆستێک تەکلیفی لێ کردم وتی وەرە فەرشێک هەیە لە ڕانیە ڕووبەری نزیکە لەمەیتەوە فەرشەکەی من 30 متر بوو هەرێز بوو زۆر ساغ بوو زۆر نادر بوو وتماش بچین سەیریکەین ڕوبەمە فەرشێکی باشە و ئیسفادەی لێکەین کە چوین فەرشەکەی ئێوەش 24 متر مربع بوو تەبرێز بوو نزیک بووە لەوەیەوە ینی وەکو تەمەن نزیکی تەمەنی ئەو بوو ڕووبەر نزیکی ڕووبەری ئەو بە شتێکی بێبەها بوو کە هاتیینەوەی لی پرسیوتی چەند تەقدیرەکەی قیمەتیەوە وتم ناکاتە پاری بنزینی سیارەکەی من کە پێی هاتم بۆ ڕانی و پێی گەڵام و سەدەمە بنزین گران بوو وتم پارەی ئەو فەرشە ناکاتە پاری ئەو 3-4 بە بنزینەی کە پێی چون خانۆکانی شەروان هەموو شتێکە کۆم بۆترۆ ئەنتیگ نییە هیوا هەیە عاتفەکەی و پێفرۆشێت چونکە لەو گەڕەکە ماڵی نەنکی بۆ یا باپیری و لێ لە مناڵی لەدایک بووە بۆ ئەم عاتفەیەک ڕەبتێکا بۆ شوێنەوە بەزەگە بیتە سەر بەهای مەعماری و شوێنەوار و کەلەپور و تەئسیراتی ئەمە بۆ ئەوەی کە سلەیمانی جوان بێڵێتەوە یا تەسیراتێکی جوانی هەبێت لەسەر بیناسازی سلەیمانی نە هیچ نییە زۆر وێرانە
حەقا دوێنێ بڕوخێ نەک ئەمڕۆ بەڵام مەسەسێکی و کەسەکە بە سۆزێکەوە باسیەکە ئەو باسی عاتفەکەی خۆیەکە لەگەڵ ڕەحمەتی باپیری و نەنکی لەبەرەوە ئێمە ئەم هەڵەیە لە سلەیمانی زۆر زۆروارە کەواتە ناتوانین بەردەوامی لەسەر ئەو شێوازە کۆن واجبی دائرەی شوێنەواری سلەیمانی ئەوەیە خۆ پۆڵینیشیان کردووە دائرە بە ئاراستەیەکی ڕاستاڕە خەڵکەکە سەر لێ شێواویان کردوون ئەگینان لە سلەیمانی تا ئێستا 20 خان و کڕاوەتەوە دایرەی شوێنەواری سلەیمانی کڕینێتەوە کە بیانەوێت دەستی پێوە بگرن و تعمیری کەن و بمێنێتەوە چونکە ئەوان هەڵبژاردەیان کردو و پۆڵینیان کردو لە سنفی بینا جوانەکانە کە شایستە بێت وەلەو بەداخەوە ئەو بینانە کڕاونەتەوە پارەشیان لێراوە بەڵام هەنێجار لە پڕپارە نامێنێ و بوجە نامێنێ دەستبەراریە بن ئەویش لە شوێنی خۆی ئەپوکێتەوە و خراپە بێتەوە لەبەرەوە خۆزگەم لە باتی ئەوەی بیرکەینەوە بە فراوانی و بە بێ ئیحتیمامی شت بێڵینەوە نەخێر با بە چڕ و پڕی و بە تەرکیز شت بێڵینەوە کۆمەڵ هێشتی ڕاستەقینە هەڵبژێرین و ئیحتیمامی پێین و بیهێڵینەوە و زۆری و بۆری لەم شتەیە سەرکەوتوو کاک زایر زۆربەی ئەو پرۆژانەی بەڕێستان ئەو بینا و باڵەخانانەی کە بەڕێستانەکەن مۆرکێکی کللتوری و یاخڵی کۆنی پێوەیە بەڵام بە دیزاینێکی تازە چۆن توانیوتە ئەم دوانە کۆکەیتەوە لێ کاتە من کە سەباسی و خان و کۆنانم کردوڵم ئەتر خۆی ناگرێەوە بێت نەمێنێ و ئەڕۆخێ بازێکی بەڵام ئێمەتر نابێ ڕێچکەی کەش بگرین ئێمە با ئەو ئەساڵەتە پارێزین بەس بەدەستکرد و ئیشی ڕۆژانەی ئەمڕۆمان هەم پێداویستی ڕۆژی تیادا بینکەین و هەم ئەو سیما جوانی کە هەبووە نێڵیم بژاکێ بۆی جوانی سلەیمانی و ئەگەر مەسەرەن 50 خان و ڕووخاوە با 500 لە شوێنی دروست بێتەوە بەڵام با ئەو سیمایانە بێنینەوە یادی خەڵکی و ئەو کەرەسەی خشت و بابەتی کە لە کۆنا بەکار هاتووە هەوڵ بین بەکاریان بێنینەوە چونکە ئەوانە زۆر لە ڕۆحی خەڵکا شیرینن بیناکانی من بۆیە خەڵک خۆش شێوێن شەردە بیناکانی من زۆر گەورەژین بازداری بینای بچووکیشم هەیە بەس خەڵک بە شیرینی تیاناڕوانێت چکە خۆی تیابینێتەوە لە ڕووی تێچوونەوە کاک زایر گرانتر ناکە یاخود تێچوونی زیاتر نییە بە بەراورد بە باڵەخانێکی مۆدرن بۆ نمونە جەناب بکەی تەغلیفی بینایەکەکەی بە خشتێکی ئێرانی لە نوعەتی زۆر باش کە هەڵەبژاردە بۆی ئەو سیمایە و باتێ ئەم تێچوونە زیایە بەڵام هەموو تێچوونێ ئەهێنێت عەرەب ئەڵێ کل غالی ڕەخیس ئەڵێ هەموو شتێکی گران هەرزانە چونکە مردودەکەی باشە تۆ هەدەفە هەیەتیایە خۆ من زۆر جار ئساکەبی بۆ کانسکان بەڕێزە من لە بینی فولکەی تۆپەکە تاکو و مەکتەبی قەڵای دەمدەم لەوێ ئیشەکەم گرتومە تا ئەستۆ ئینشەڵا ئەو ناوچەیە ئەکەم بە ناوچەیەکی کۆنی تازە کۆنی تازە بەڵێ یا تازەی کۆن چۆنی ناوەنەی یەک هەموو بیناکان ئینشەڵا ئەم بەر و ئەو بەر بەسیمایەکی شوێنەکەی شوێنە کاکێتێکەوە سەر و قایم قامێت ئەو ڕاستە جادی ئەمین زەکی فولکەیەکێ پێڵێن فولکەی تۆپەکە کە لە ئاراستی تەلەڤیزیۆنی خاک و زاراوەیەی ئەپەڕیتەوە بەری ئەو بەر ئەو منطقەیەکی زۆر بە نرخە چونکە ئەم بەری شار و منطقەی عقاری و کانێسکان و فلان ئەبەسێتەوە بە منطقەی مزگەوتی گەورە و مەکتەبی قەڵای دەمدەم و کاسۆمۆڵ و ناوشار هاتو چۆکەری ئەو جادەی ئەجگار زۆرە ئەو شوێنە نەخوێنراوەتەوە خەڵک بە تێبینینێکی باش تی نەڕوانی بوو چکە هیچ بیناوشتی باشی تا دروست نەکرابوو ئێستا من زۆر تەرکیزم کردوتە سەر ئەو ناوچەیە ئینشاڵا کۆی ئەو بینایانی تا دروست دەکەم ئەچێتە 10 بۆ 12 بینا و هەمووشیان شێوازیان لە یەکەچێت و شارەوانی سلەیمانی دەستخۆشیان یەکەم کە زۆر هاوکار بن لە کارەکەمە و ئینشاڵا بیناکان کە پیاڕۆی ئەمبەر و ئەوبەر هەمووی خشتە بینی هەمووی ترازەکە کۆنە هەموو دەستکردەکە کۆنە بەڵام بە وەزیفەی تازەی ڕۆژی خۆی ئەمڕۆ اینجا لەگەڵیشیان هەج بینایەکی خەڵکیش بکوێتە بینی بیناکانمەوە هەمووی تعمیرەکەم لەسەر حسابی خۆم بۆ ئەوەی دانێک تازە نەبێ و دانێک کۆن ماڵی هەچ کەسێ لێوا بێ بەبێ تەفریقە بێهین تا ئێستا 5 خانوم تعمیر کردو کە مڵکی من نین مڵکی خەڵکی کەن لەگەڵ بیناکانی خۆم سازانومە هیوادارم ئینشەڵا دوای گوێگرتن لە قسەکانم بێن بینەری بن لەوێ هەنگاوێکی جوانراوە بۆی ئینشەڵا بتوانین ئێستا گەشتۆتە کۆناخەیە کاک زایر 5 بینا تەواو بووە و ئینشەڵا چەند بینای کەش لەبەردەستایە کە ئیشی تیاکەین 5 بینای دراوسەکانیش ئەمەدا ئەوانیش هەموو نۆژەن کراونەتەوە ئەلحەمدولیلا توانیمە جوانیەکی شار لەوێ سەر هەڵباتەوە و چەکەرە بکاتەوە
و بۆ شەهەیە بەڕێست و غەیری جەنابە کە میوانێکی هەیە لە دەرەوەی شار و کەسێک کابێتە دراوسێ بینایی تۆ بۆتانێ بیناکانتان بخنە سەر عەرەوانێک بهێنن تەعمیری کە بودای بیبەنەوە. ئەنی بۆ هەیە کە میوانێکە هاو بیهێنی بۆی سیمای کۆنی شاری پێپشانبی کەرەسەکەی کە بەکار هاتووە اینجا لەوێ عەلەمێکی کوردستان بە مادەی مۆزاییک دروست کردووە ڕووبەرەکەی 14 مەتر مربعە لە تەلەڤیزیۆنی خاک و زاراوەکەی ئەیبینی ئەترم عەلەمە نە ئەسووتێ نە ئەدڕێ تەمەنێکی زۆر درێژێ بێت دوو مامۆستای زانکۆ بۆیان دروست کردوون. یەکێک لەو شتا دیارانەی کە لە پرۆژەکانی بەڕێستە ئەبینرێت زیاتر بینێت من ئەم پرۆژانم نەبینیەوە ڕاستی لە نزیکەوە هەر پرۆژەیە کە دەست پێکەی سەرەتا لەوحەیەک دانی لە لەوحەکە داوای لێبوردن لە دراوسێکان یاخود دانیشتوانی ئەو شوێنەکەی کە لێ ئەنووسی لە ئێمە هەوڵ و کۆشش لە بەڕێستان سەبر و ئارام ئەمەد لە چێوە هێنا یاخود بۆچی ئەمە ئەەکەیت؟ کاری بیناسازی کارێکی پیس و پاخڵ لەو ڕۆژۆ کە کۆنەکە ڕوخێنی تەپ و تۆز دروستە بێ هەڵەکەنی خۆڵ دروستە بێت بۆری ئەشکێت دوای کەرەسە و مەوادێ بۆیە بەشێک لە جادەکەگری ئەمی ئیش کارێکی ئیزعاجکەرە بۆ دەوروبەر. خۆشم هەموو خۆ دقەیەک لەوێ نیم هەچی لێ ڕێتخوا ئەفم کا بمبورە جادەکەم لێگرتووی بمبورە تەقەمیات زۆر جا درێ لوشتیوە ئیشەکە دەنگێڕا بۆ خەڵکی دەوروبەر لەبەرەوە باشتر وایە تابلوێک کەڵواسم هەستی خۆمە پێ بڵێم دەسەڵاتم لەمە زیاتر نییە جادەکە پێم پیسە بێت دەنگێ بێ لەبەرەوە بەڕێستان بۆ ماوەیەکی کورد ببخشن دایمەن سیغەکەشێڵێ بەڕێزان خۆشەویستان بەهۆی دروستبوونی تەلارێکی تازە بۆ شارە جوانەکەمان بۆ ماوەیەک دەبینە مای ناڕەحەتی بۆتان داوای لێبوردنەکەین لە هەمووان زۆر سوپاس بۆ سەبر و ئارامیتان دوای کە تەواو بێت دین ئەیکوژێنینەوە دەستخۆشیان لێکەین بۆ ئەو فتری سەبر و ئارامە دەستەکانە خۆش بێت واجبە بەڕاستی مادوونە بن بێکمان کەسانی تر هەن هەر بە هەمان شوێ بەڕێزت پرۆژاکەن ڕێگاگرن دەرو دراوسێ و دانیشتوان بێزارەکەن و ئەوەش ناکەن کە بەڕێستانەوە الحەمدولله چەند لەوحەیەکم بینەوە غەیری من شکر نووسیانە زۆرم پێخۆش دالو على الخير كفاعله إن شاء الله خلقي دائما هم على يكتري فيربين هم درس ليك ورقدين إن شاء الله يكي قلت له كاراني برازت كزياتر جرينجي بي كاري خير خوازية كاري خير خوازي بتايبت بخوان بيدايست تايبت كان كاري بخشيش وكاري خير خوازي تشي بك زاري كريم راش بخشيوه والله من بالتأكيد ويك بخشيمة بقدر حزة كمنية قبل ضلي من بيا نعلم خد كسيكي هجار بميني بلان بالتأكيد أوش تبغى من تحقيقنا بتشكد جرفانة بتشوكا كاني من وتاناز لعوازكي من أما يتعبي ككردوما بلان قوي همو كاريكي باش وزوجات كلميكي خوش والله كلمة الطيبة صدقة يعني كلميكي خوش لقال إنسانك كلقوما وسواء لقومانيكي تندرستي بيه كوسكوتن بيه درامتي بيه كلميكي خوش شويني خوي أقري وخوشي منو تو إسلامي الإسلام عليه وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان يعني بيرامير دينا مر أو بجوري كي كالي بيرامير تشاول الدولة من نابرت يعني تشجيان درجات الدولة من كمتر فقير نبو لبرو الله خود خوين دواري كوريش فيركا يعني ما بانا لك كتو تواني دايما من تشاول لخلقي كي نزمتر لخوبه خلقي كمحتاجي تويا لبرو الله خود خوين دواري كوريش فيركا فاريو كم خو هجاري تيركا يعني زوجة الإنسان بوي هيلا دمي خوي بقريتها بالا مالي جنابتان دبتاني لينا بيه حوتي لبي بو سيان تيتانو دالينا سيان بخشراو بي بدراوسي بون مونا لو أني سيني وناني مالي منو جنابه ببخشي دو أونية توجهكي أي إن شاء الله يشتي لاي خواو نابي دشفت دان راو الرقم بتاني الشاش بخوين شواري بين بوديو لو أني شفت سفرو سيني كيكا أو دانا كاتوا بلان بشاشكو زور دياري نايا بو ئاگاداری لێم حزوری بەڕێستا حەزەکەم قسە بکرێت هەموو توانین چاکە بکەین کەس نەڵێ من دەوڵەمەند نیم هەموو دەوڵەمەند نین چکە فەقیرترێکەیە جار هیوایە چوار جووت پێڵاوی هەیە بیریشی نە لەبەریکە شوێنیشی گرتووە خەڵکێکی زۆر محتاجی ئەوەیە لە پێیکە یایە لە ماڵۆ دوو غەسالی پێش ئەم غەسالی کێسایەتی داینا و نەزانێ بۆکەی تۆ بۆیە لە داناوە لاو بردووە چونکە باشترە هەیە و ئیش باشتر هێناوەتە جێگاکەی لە هەڵی مەگرە خۆ تۆ زانی عمر چەندە بیبەخشە
ماڵێکی زۆر محتاجێتی ژنوێردێکی تازە هەیە نیانە بیان نەرێ چەند فەرشی لولکراوە هەیە ساڵانە ئەسپەنیکی تێکەی تو هەڵێگری توتنی تێکەی بۆی مۆرانە نەیخوا دلای بەبا مۆرانە نەیخوا دایمە لەشمان کرد بوو مۆرانە ئەیخواد فەرشەکە ببەخشە بێ پێیەکێک بە ئیسفادی لێ بکات سوودی لێوەرگێت لە دڵیشەوە مرتاحیت کاتێ ئەوان بێ ئەوەی ئیسلامیش بن ئەو شتانی کە لیان زیابێت لە بەردەرگای ماڵی خۆیان دوولێکەن لە ڕۆژێکی معەنە و لەسەریان نووسێ ئەم شتە بەخشراوە تۆ بەخشیتە بەڵام من محتاجیم من زۆر بە تامەزرۆیی لاپتۆپێکی تۆ دانراوە لەسەر شۆستەکە تۆ ناتێ تازەترێک کڕیوە من هەڵەیەگرمەوە زۆر شوێنم بۆ ئەگرێ لەبەرەوە لەسەر فەرموودە و فەرمانەکەی پیرەمێردینە مرد ئێمە هەموو ئەتوانین بەخشن دەبین من حەزەکەم یەک چیرۆکی گەر بێ ڕۆژێک کوڕێک لە سابنکەران هات داوای دوکانێکی لە من کرد پرۆژەیەکم لێ تەواو بوو چەندها ساڵ لەمەوە پێش 15 ساڵێکە بێت وتم بەسەر چاو وتی بەزم خەڵکی کانێسکانم وتم بەسەر چاو وتی چیم بۆکەی وتم لە سادە کەمتر بە لە قیمەتە ڕاستێکی وتی نا من وام ناوێتمە چۆن تەوێتی وەڵام من 40 ساڵە خەڵکی کانێسکانم حەقاروا بەبێ پێشێکی بەبێ فرۆشتن بمەیتێ بەکرەیەکی بەسیط وتم باش من حەزکەم پرسیارە بە ڕێزێ بکەم تۆ لەم 40 ساڵەیە چی بۆ کانێسکان کردووە تۆ ئێستاتی هیچ بن ئەوگە دەوڵەمەند نەبووم شتی بۆ بکەم جا خۆم شتێ دەوڵەمەندی نییە نەتوانی لە زستانێکە سەری دا منهۆڵ پاکەیتەوە نەتوانی لە چل بەهار بەسەر عمری توایە تێپەڕبی زۆر جا دایرەی باخچەکان غابات بەلەدێ نەمان بە خۆڕاییان بە خەڵک نەزانی بچی چەپکێ نەمان بێنی بیڕێنی ساکە من ئەمە لێ پرسم ڕێ ئەو دارە و ئەو دارە و ئەوانە هەمووی من ڕوان و من وتم براکەم مەفهومی خەڵکی کانێسکانم یا خەڵکی ماڵکەنیم بەوە نابێت کە تۆ لێوێ لە دایک بووی بۆ دروستە بێت خزمەتێک کردووە وتم تۆ خەڵکی کانێسکان نیت بەڵکو تۆ بە کۆڵی کانێسکان وەژاوی تۆ لە کۆڵی کانێسکان ئەڵی بەڕاستی هەمومان گەورە بچوو فەقیر دەوڵەمەند بۆمان هەیە خزمەتی ئەم شارە شیرینە بکەین هەرێکمان بە شێوەیە هەر لە پاراستنی جادەی شۆستەی منهۆڵی ئاوەڕۆی بۆ خەڵک بیرێتی گونج و زێراب و ماڵەکەی خۆی بە چنگ و نینۆک پانکاتەوە بۆ منهۆڵی بەردەمی ماڵەکە و نبینی کە ئەگەر ئەوە بە گیراوی مایەوە هیچ قیمەتێکی ناو مەجرا و ئاو و ئاوڕووی ماڵی من و تۆ نەما ئەبێ دڵگەرم بین بۆ شتە عامەکان زیاتر لە شتەکانی تایبەتیەکان و شخصەکان منم خانووی کە ئێستا کەمە زۆرم پێچوو 6 ساڵ هێرۆی خێزانم گلەی لێ کردم وتی زاهێر لەوتی تۆ خانووەکەی خۆمان دروست دەکەیت 12 بیناو لە ناو شار تەواو کرد ئەی بۆچی 6 ساڵ ئاخر پێم وت بە هێرۆ وتم هێرۆ من زۆر منسر بووم لەگەڵتانی ئەوم زۆر خۆشەوێ بۆیە وا پەلەم کرد گینا من کە 12 بینام تەواو کردو لە ناوشەر بۆ ملیۆنە دانیشتوی سلەیمانی دروستم کردو بەس بن ئەمە بۆ 5 سەر خێزانە من و تۆ سێ مناڵ لەبەرەوە حەق بوو زیاترم پێ بچێ بەڕاستی دڵسۆزینوانن بۆ شار مهمترە لە ماڵەکەی خۆت یعنی شارەکە ماڵە گەورەکەمانە ئەمەش ماڵە پچکۆلەکەیە دائیمەن وا تەشبیهیکە ماڵە پچکۆلەکەت لەسەر شارێ بینان نەکردو لەسەر پشتی باخیرەیەکی گەورە دروستە کردووە خوا نەخواستە ئەگەر خانووەکەی خۆت لە نابێ لە عاجیش دروست کرابێت عاجی فیلچۆ زۆر گرانترە لە هەمووش کەرەسەیەک و جەوهەرێک یا لە ئەڵماس و ئاڵتۆنیش دروستێ کردبێ ئەگەر ئەو کەشتێ سەلامەت دەبێ ماڵەکەی تۆ نقم بوو ماڵەکەشی هیچ نییە لەبەرەوە حەقە سلەیمانی وەکو بیلبیلی چاومان پارێزین یەکەم ئەومان خۆش بێ دۆم ماڵە بچووکەکانمان ئێمە لەم شوێنێک ئارامە گرین بەزەگە سلەیمانی نەبێ ئارامی نامێت دەستەکانە خۆش بێ کاک زاهیر دوا پرۆژەی بەڕێستان یاخود نوێترین پرۆژەتان لە ئێستا چه پرۆژەیەک ئەو پرۆژەیە بکە باست کرد یاخود پرۆژەی نوێترتان هەیە من سەرقاڵم لەگەڵەوە ئێستا کەلای بەڕێستم لەوێ حالین ئیشەیە ینی ئەمڕۆ جمعەشە تەبان لا ئێمە جمعە و شەمە نییە دایمەن ستافەکەم ئیشەکەم بۆ ئینشەڵا پەلە بکەین و زوو ئەو پرۆژەیە بێتە دی چونکە تۆ نازانی عمر چەنە ولا مەجلیسێکە عمر خیام کە ساقیەکە ئەگەڕێت شەرابە گێڕێت داوای لێکاڵێ مەم خەرە ناو ڕیز و سەرەکەوە ئەترسم پێش گەیشتنی تۆ سەرەکەی من ئەجەل بێت بمرم ئەوێ قەڵ بڕکە ئەمامانێت حەد الئیمکان ئەوەی کە لە دەستم بتوان خزمەتیم شارە جوانە بکەم و مۆرکێکی جوان بەجێ بێڵم چونکە مەسڕیەکان مەسەلێکیان هەیە
ئەڵێ چەند حیفە و ئینسانی بەم دیێتیا تێپەڕە بێ ئەو ژیانی ئینسانێک وەکو سەفرەیەکی کورد پیشانەیە لە چەند حیفە ئینسان کە بەم دیێتیا تێپەڕە بێ شوێن پەنجەیە بەجێ ناهێڵێ خۆزگەم هەموو هەوڵ بین یەکی شوێن پەنجەیەکمان بەم شارە جوانەوە ڕۆژەکەت چەندێکی ماوە کات بۆی کە بە تەواوی چەند بینایەکی کە ماوە هێشتا ڕەنگە بە تەواوەتی ئیمساڵی 21 هەر بوێت ئەوە ئینشاڵڵا گەر هاوکاری دایرەی قایم قامێت و لێژنەی بەدووادا چوونی کەلەپور و شوێوانەوارم لەگەڵ بێ بە شێوەیەکی دڵسۆزانە و جددیتر و چاوکراوانەتر و شاروانی سلەیمانی بەڕاستی زۆر منتەها دەرگاکانیان بۆ کردومەتەوە چونکە دڵنیان لەوەی معلوم بەش لە مڵکەکەی خۆم بەشی جادایم لە جادە نابوون تەجاوزم بۆ سەدراوسێنیە معلوم بینایەکی جوانتر دروستە بێ لەوەی کە ئەوان خواست و شیانە و لەو شوێنە ئێستا آخر بینام کە تاو بۆ بەناوی مەلای گەورەی کۆیەوە نامراوە و بیناکە دوو ڕووە بۆ بیرخستنەوەی خەڵکی لەسەر پچڕی میلەتی کورد و بە یەکتری بوونمان شیعرێکی مەلای گەورەم لەوێ داناوە لە CNCیان نووسراوە هەڵکۆڵراوە لە ئاسن بۆی هەر بمێنێ مەلای گەورە پێ 100 ساڵ لەمەوە پێش بە کوردی وتووە ئەڵێ منیش هەر وەکو غاندی هەناسە سارد و ماندی لە قەومی کورد و هەندی هەرچی خێر بوو نەماندی چەندێ لە قەومی کوردی تێدەفکرم بەوردی بە هیچ شێوەیەک نەمدی ئاساری ئیتیحادی بەداخەوە لە 100 ساڵ لەمەوە پێشەوە ئەو ناڵانێتی بەدەست پچڕی میلەتی کورد و بەشبەشیمان دەستەکانە خۆش بێت ئەویش ناڵانێتی و کەچی ئەمڕۆژ لە عینین شوێنین وتخوا مادم باسی مەلای گەورەمان کرد پیرەمێردی نەمریش لە هەمان مناسبەتە ئەفەرمێت ئەڵێ وڵاتێک حیزب و کورسی تێکەوێ هەچ کەس دەستی ڕۆیشت بەشی خۆی دەوێ دووبەرەکانی گەلێکی فەوتان سەودای سەرکاران زۆر دڵی ڕەنجان وەختی یەک بوون و برایەتیە بەزەوەمان پارێزە هیوای دەستەکانە خۆش کاکزاریان زۆر سپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ کاکزاری کەریمەڵەش کە سایتی دیاری شاری سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادەبن وەڵێ خۆشویستان ئەچینە لای بڕگەی نیگا و دواتر لە تەوەری دۆی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین.
بەڵێ عزیزان لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردن بێت لەسەر تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ کەسانێک کە سوکایەتی بە مرۆڤ دەکەن بێگومان ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لێرە و لەوێ گوێبیستی ئەوە دەبین کە یاخود دەیبینین کە کەسانێک سوکایەتی بە بەرامبەرەکان یاخود بە دەوروبەرەکان دەکەن یاخود جنێو دەدەن و قسەی نەشیا و بەکاردەهێنن. لەناو ئەمانەشدا دەتوانین بڵێن یاخود دەیبینین بەداخەوە مامۆستای ئاینیشی تایە. ئایا ئەم مامۆستا ئاینیانە کاتێکە قسەیەکی نەشیاو دەکەن یاخود سوکایەتی بە دەوروبەرەکەیان دەکەن کە لە کاتێکا مامۆستایانی ئاینی ڕێنیشاندەری دەوروبەریانن یاخود بڵێ ڕێنیشاندەری سەرجەم موسڵمانانن کە کاتێکە مامۆستایەکی ئاینی قسەیەکی نەشیاو بکات یاخود جنێو بدات داخۆ دەبێت گوێگرەکانی چی بکەن. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی لەسەر تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ کەسانێک کە سوکایەتی بە مرۆڤ دەکەن گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری مامۆستا مژدە ڕەوفمان کردو کە بەڕێزیان بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵن. مامۆستا مژدە سڵاو لێبێ و ڕۆژ باش. سڵاو لە بەڕێزتان و لە تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و سپێدە و بەیانی هەینی پڕخێر و پیرۆز بێ لە هەموو لایەک. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا ئەگەر هەر بۆ پرسیارە دەست پێ بکەین ڕاستەوخۆ تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ کەسانە چۆنە کە سوکایەتی بە مرۆڤ دەکەن یاخود جنێو دەدەن ئەگەر بە کورتێکینە بڵێن جنێو دەدەن. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئەگەر ئێمە باسی تێڕوانینی ئیسلام بکەین بۆ ئەو جۆرە کەسانی کە مرۆڤ بە کەم تەماشاکەن و بایەخێکی ئەو تۆ نییە لەلایەن و تێڕوانینێکی جوان نییە بۆ ڕێزی مرۆڤایەتی لەلایەن. بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە توندی وەستاوەتەوە لە بەرامبەر ئەو کەسانەدا و بە ڕوون و ڕەوانی ئاینی ئیسلام ئێمەی هانداوە بۆ ئەوەی کە ڕێز لە مرۆڤایەتی بگرین. جا هەر کەسێک ئەگەر ئەم ڕێزەی نەگرت و بێڕێزی بەرامبەر بە مرۆڤایەتی کرد بێگومان خوای گەورە هەڕەشەی بۆ داناوە و سزای بۆ داناوە کە لە قیامەتا سزای ئەدا بەوەی کە لە دنیادا ئەزیەت و ئازاری کەسێکی داوە مرۆڤێکی داوە یا موسڵمانێکی داوە. و من لە سەرەتا و پێشەکیشدا پێم خۆشە لەوەشەوە ئاماژە بکەین کە ئیسلام بەڕاستی ڕێزێکی زۆری لە مرۆڤ ناوە وەخوای گەورە خۆی بە ئاەتی قورئانی پیرۆز کە باسی مرۆڤەکە باسی ڕێزی مرۆڤەکە ئەفەرمێ ئێمە ڕێزێکی زۆرمان لەنەوەی ئادەم ناوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وحەمەلناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. خوا فەرمێ ئێمە ڕێزێکی زۆرمان لەنەوەی ئادەم ناوە و وشکانی و دەریاکانمان بۆ مسەخەر کردووە بۆ ئەوەی تایە ژیان بەڕێ بکە و ڕزق و ڕۆزێکی حەڵاڵ و پاکمان داوەتە مرۆڤەکان و هەروەها ڕێزێک و فەزلێکی زیاترمان داوە بە مرۆڤ بە بەراورد بە هەموو دروستکراوەکانی تر. جا ئەم ئاەتی خوای پەروەردگار بە ڕوونی پێمان ئەڵێ کە مرۆڤ چەند کائینێکی گەورە و پیرۆزە و کەسایەتیکی تایبەتی هەیە هەموو مرۆڤێک بۆیە هیچ کەسێک نابێ کارێک بکاکەوە ئەم مرۆڤە بە بێڕێز تەماشا بکایە بە بێڕێز مامەڵە بکە لەگەڵی یاخود لە کەسایەتی و لە ناوبانگی کەم بکاتەوە. دیارە هەر کاتێک ئینسانێک یان مسلمانێک یان کەسێک بە شێوازێک مامەڵەی کرد لە بەها و قیمەتی ئینسانەکان و کەسایەتی ئینسانەکانی کەم کردەوە ئەوە تاوانێکە لە تاوانە گەورەکان بەڕاستی ئیسلام زۆر بە توندی وەستاوەتەوە بەرامبەر ئەو جۆرە کەسانە. باشە مامۆستامەی کە بەڕێزت باسی کە بەشێکی گشتی بۆ سەرجەم مرۆڤایەتی بوو ئەی بۆ ئەو کەسانە یاخود بڵێن بۆ ئەو مامۆستا ئاینیانە یان ئەو تارخێنانە کە خۆیان ڕێنیشاندەری هاوڵاتیانن زۆر جار یاخود بڵێ لە ماوەی ڕابردوودا بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە لێرە و لەوێ گوێبیستیەوە دەبووین کە مامۆستای ئاینی هەبووە کە قسەی نەشیاوی کردو یاخود بڵێ جنێوی داوە. بۆ ئەوان ئەم حکومە چۆنە ئەم تێڕوانینە چۆنە بێت؟ باڵێ سەبارەت بەو پرسیاری جەنابێت مامۆسایانی ئاینی دیارە ئێمە لە ناو کۆمەلگای ئێمەدا ڕێزێکی زۆر زۆر زیاد لە مامۆسای ئاینی گیراوە بەو پێی کە بە پێی فەرموودەی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم کە وتراوە العولەماء وەرەثەة الأنبیاء واتە زانایانی ئاینی وەرەسە و میراتگری پێغەمبەرانن واتە لە جێی پێغەمبەرە زانای ئاینی چونکە ئەو پەیامی کە پێغەمبەران هەیان بووە ئەو دەعوایی کە پێغەمبەران هەیان بووە بە هەمان شێوەش مامۆسای ئاینی ئەیژێڕێ و مامۆسای ئاینی پێی هەڵەسەیە. جا مامۆسای ئاینی بەڕاستی ئەبێ لە هەموو کە زیاتر پەرۆشی ئەوە بێ کە چۆن
ڕێز و قیمەتێکی زیاد لە ئینسانەکان بە گشتی و لە مسلمانان بە تایبەتی بگیرێ. ینی بەداخەوە ئەوەی جەنابەت باس کرد ئەگەر مامۆسایەکی ئاینی لێرە و لەوێ ئەم کاری کردبێ بەڕاستی ئەوە جێی ئەسەفە جێی داخە. هەرچەنە من پێم وایە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ڕەنگە بە پەنجەی دەست بژمێردرێت، ینی چەند مامۆسایەکی زۆر کەم بێ لێرە لە شوێنێکی تر لەم کوردستانە کە ببینین لە کەناڵێکەوە لە بەرنمەیەکەوە لە مینبەرێکەوە مەسەلەن گوێندان یاخود تەشکیلی کردبێ بە کەسایەتیەک بە شەخصێک بە جیهەتێک. سوپاس بۆ خوای گەورە زۆربەی زۆری مامۆسایانی ئاینی لە وڵاتی ئێمە لە کوردستانی ئێمە زۆر بە شێوازێکی چاک و باش. کێشەکە لەوەیە کە بۆ نمونە ئەو مامۆستا ئاینیانە خۆیان شارەزایەکی تەواویان لە دینە هەیە، ئەزانن کە چی ڕێگە پێدراوە چی ڕێگە پێ نەدراوە، کەواتە هۆکاری ئەمە بۆ چێ گەڕێتەوە؟ بەڵێ وەڵا ئەگەر ئێمە برین هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە، مامۆسای ئاینی بێت یان هەر کەسێکی تر بێ، ئەگەر ئەم کاری کرد هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە نە بە باشی لە دینەکە تێگەیشتووە و نە بە باشی پەیام و چەمکە جوانەکانی ئەم ئیسلامەشی هەڵگرتووە جێبەجێ کردووە. ئەوە هۆکارەکەیت یەگینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی قودوە و پێشەنگێکی زۆر جوان بووە. یەکێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لە حیاتی خۆیان جوانترین ڕێزی لە بەشەریەت گرتووە بە تەواوەتی، تەنانەت لە غەیری موسڵمانیش. یعنی بۆ نمونە جەنازەیەکی یەهودی بەلای پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم تێپەڕیوە لەبەری هەڵساوە کە دوجار پیان وتووە یا رەسوڵ الله ئەم جەنازەیە ئایا ئەزانی ئەمە یەهودیە و مسلمان نەبووە؟ لە وەڵامدا فەرموویەتی ڕاستە با یەهودیش بێ، ئەی ئینسان نەبووە، ئەی مرۆڤ نەبووە، ئەی ڕوح لەبەرێکی پەروەردگار نەبووە. یعنی ئەم ڕێزەی پێغەمبەری خوا لە مسلمان و غەیر مسلمان شیناوە. جا ئەگەر مامۆسایەکی ئاینی یا هەر کەسێکی تر خۆی بە شوێنگرەوەی پێغەمبەری خوا بزانێ یاخود خۆی بە پەیڕە و جێبەجێکاری پەیڕەوی ئەو پێغەمبەرە بزانێت چۆن شتیوە ئەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان لەسەر مینبەرەوە خیتاب و تارێکی دا بۆ مسلمانان بە سەوتێکی بەرز هاواری کرد، فەرمووی ئەی ئەو کەسانەی کەوا بەدەم ئیمانتان هەیە بە زمان بەڵام ئیمانەکە لە دڵ و دەروونتان جێگر نەبووە، ئەزیەت و ئازاری مسلمانان مەدەن، بە دوای عەیب و عاری مسلمانان مەگەڕێن، چونکە هەر کەسێک بە دوای عەیب و عاری مسلمانە بگەڕێ خوای گەورە بە دوای عەیب و عاریە گەڕێ. هەر کاتێکیش خوا بە دوای عەیب و عاری کەسێکا گەڕا بەڕاستی فەسحی ئەکا ئەگە لەناو ماڵ و لەناو شوێنی خۆشیا بێ. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوازە قسەی کردو و مامەڵەی کردووە چۆن ئەبێ مامۆسایەکی ئاینی ئەمڕۆ پێچەوانی وتاری پێغەمبەر وتار بدا، پێچەوانی ڕەفتاری ئەو ڕەفتار بکە. بەڕاستی ئەگەر هەر مامۆسایەکی ئاینی یان هەر کەسێک هەر جیهەتێک بەو شێوازە مامەڵە بکە هۆکارەکەی ئەوەی وەکو باسمان کرد نە بەڕاستی لە دین و لە پەیامی پێغەمبەر تێگەیوە و نە بەڕاستی توانێتی چەمکە جوانەکان و هەموو ئەو ئاکارە جوانانەش جێبەجێکا کە دینی ئیسلام و پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم هانی داوین. مامۆستا لە بەڕێوەبەرایەتی و لە ئەوقاف هیچ یاسایەکی تایبەت هەیە بۆ ئەم بابەتە گەر مامۆستایەکی ئاینی تەشیر بکات لێکۆڵینەوەی لەگەڵ بکرێت یاخود سەرپێکی بڵێم سزادانە یاخود شتێک لەو بابەتەی هەبێت؟ بەڵێ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ یاسایەکی تایبەت هەیە و لەو یاسایەدا بەڕوونی ئاماژە بەوە کراوە کە نابێ هیچ مامۆسایەکی ئاینی لە مینبەری مزگەوتەکانیانەوە یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کارێک بکەن کە تەشهیر بە خەڵک بکەن، بە زانایان بکەن، بە کەسایەتیەکانی بکەن، بە هەر تاکێک لە تاکەکانی کۆمەلگای بکەن یا بە لایەنێک بە جیهەتێک ڕێگە پێنەدراوە بەڕاستی ئەگەر مامۆسای ئاینی ئەو کارە بکە بەڵێ بە یاسا هەیە و ئیشیشی لەسەر کراوە. چەندەها جار ئێمە خۆمان ئاگادارین و لەناو یاساکە تازە نییە، بەڵێ یاساکە چەندەها ساڵ هەیە، ئێمە لەناو بابەتەکە یاین و ئاگادارین و چەندەها جار مامۆسای ئاینی لەسەر مینبەر لادراوە یا دوور خراوەتەوە یان سزا دراوە لەسەر ئەوەی کە ئەو یاسایی پێشێل کردووە یاخود ئەو ڕێنمایی وەزارەتی ئەوقافی جێبەجێ نەکردووە کە باسی ئەوە ئەکا کە نابێ تەشهیر بە هیچ کەسێک بکرێ لە وتار و لە مەوعیزەیە، چونکە بەڕاستی مەوعیزە یاخود وتاری هەینی یاخود مینبەر بۆ ئەوە نییە کەوا تۆ ناوی خەڵکی تیا بزڕێنی، بۆ ئەوە نییە کەوا خەڵکی تایە بە سوک تەماشاکی، بەڵکو مینبەر ئەبێ لە مینبەری مزگەوتەوە چەمکی ئاشتەوایی و تەبایی و یەکڕیزی و قبولکردنی بیر و ئەفکاری یەکتری بەرپا بکرێ، نەگەوەی خوانە خواسە تەشیر و ناوزڕاندنی خەڵکی تیا بەکار بهێنرێ. مامۆستا لە ئێستادا جگەلەوەی کە
قسەکردن یاخود تەشیرکردن و سوکاتیکردن بە زیندوەکانەکرێ لە دوای مردنیش ئەم شتە هەر هەیە لەناو کۆمەلگای کوردیە ئەگەر بە تایبەتی بازە کۆمەلگای کوردی بکەین حکمی سوکاتیکردن بە مردوو ئەمەیان چۆنە؟ باڵێ ئاینی ئیسلام ئەو ڕێزەی کە لە ئینسانی گرتووە ڕێزەکە بە زیندوێتی و بە مردوێتیش بە هەردوو حاڵەتەکە نەگەوەی کە وا بزانین ئێمە تەنها ڕێز ئەبێ لە زیندوەکان گرین تەنانەت ئیسلام ڕێزی بۆ مردووش داناوە تەماشاکە کاتێک کە مردوویەک ئەمرێ وەکو حەق و واجب لەسەر مسلمانان واجبە لەسەریان کە شوێنی مردووەکە بکەون دوای جەنازەکە بکەون تاوەکو بە خاک ئەسپێردرێت ئەمە یەکێکە لە حەق و واجباتی شەرعی کە لە فەرمودەی سەحیحی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ حق المسلم على المسلم ست ئەفەرمێ مافی مسلمان بەسەر مسلمانەوە شەش شتە یەکێک لەو شتانە ئەفەرمێ کاتێک کە ئەو کەسە کە بمرێ لە دنیاە ئەبێ شوێنی کەوی ئەبێ بە دوایە بڕۆی تا بە خاک ئەسپێردرێت واتە ئیسلام و قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت ڕێزی لە مردووش گرتووە و ئینسانێک کە ئەمرێ لە دوای مردنەکەی نابێ باسی کەی بە خراپە لە فەرمودەیە هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ باسی چاکەی مردووەکان بکەن و عیب و عاری مردووەکان بپۆشن یعنی بە شێوازێک تەنانەت ئەو کەسەی کە مردووەکە ئەشۆرێ ئەو کەسەی کە هەڵەسێ بە شوردنی مردووەکە واجبە لەسەری هەموو عیب و عاری لاشە و جەسەدی ئەو مردووە داپۆشی ئەگەر شتێک لە گیان و لە لاشەی ئەو مردوویە هەبوویە بە هیچ شێوازێک نابێ باسیکە ئەگەر باسی کرد هەڕەشەی زۆر توندی لەسرە و ئەگەر بیپۆشێ و باسی شینەکە خێر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە ئەگەر کەسێک مردوویەک ئەشوێرێ و باسی عیب و عارەکەی ناکا و لە دوای مردنی تەنانەت بۆ نمونە لە ئیسلامدا هەیە کە یەکێک ئەچێتە قەبرستانێکەوە پا نابێ بنێتە سەر قەبرێکەوە تاوانە گوناها چونکە بە مردوویش ئینسان هەر ڕێزی هەیە لە ئیسلامدا جا بەڕاستی کەسێک کە ئەگەر بە خراپە باسی مردوویەک بکە یا بە تەشیرکردن یان بە باسکردن ئەوە مردن کەسێک کە لە فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم ئەفەرمێ باسی خراپەی مردووەکان مەکەن چونکە ئەوانە ڕۆیشتن تازە گەڕانەوە بۆ ژیانێکی تر بۆ حیاتێکی تر نابێت تۆ باسیکەی ئەگەر هەست عیب و عارێکی هەبێ خی گەورە خۆی مامەڵە ئەکا لەگەڵی بەوەی یا سزای ئەدا یا لێی خۆشە بێت هیچ بیانوویەک هەیە بۆ قسە پێوتن یا بۆ جنێودان و بۆ سوکاتیکردن بە زیندوو بێ یاخود بە مردوو هیچ بیانوویەک هەیە هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی کەوا تۆ بیکەیتە پاساوێک برین حکمی ئەوە بدەم یاخود بیکەمە پاساوێکی شەرعی بۆ ئەوەی ئەو کارە بکە بەوەی کە تەشیری خەڵک بکە یا جوونێ بە خەڵکدا نەخێت هیچ پاساوێک نییە لە دینە ما عەدایەک شتێک نەبێت تەنها ئەوە ئەگەر کەسێک بۆ نمونە کەسێکی ستەمکار کەسێکی زۆر زاڵم یان کەسێکی زۆر خراپەکار هەیە ڕەنگە هەنێک کەس وەکو پێویست نایناسن ڕەنگە من و تۆ بە باشە بیستی بێتمان یاخود بەلای ئێمەوە کەسێکی چاک و باش بوو بێ بەڵام لە ئەسڵ و واقعدا کەسێکی زۆر خراپێ و مەترسیشی هەبێ بۆ سەر خەڵک نەگەوی بۆ خودی خۆی خراپێ چونکە خراپی ئینسانەکان دوو جۆرە هەیە بەس بۆ خۆی خراپە هەیە خراپیەکەی بۆ سەر خەڵکی تری ژیانی هەیە جا ئەگەر زانرا کەسەکە بۆ خەڵکی تری ژیانی هەیە تۆ ئەتوانی ئەو نەباسی بکەی لای خەڵک بۆی ئاگاداری ئاکارەکانی و ڕەفتارەکانی بێ نەک زیادە ڕەویتیا بکەی بۆ نمونە من تۆ ئاگادارەکەمەوە ئەڵێم خات و فلان ئاگاداری شەڕ و فیتنەی فلانە کەس بە بەس ئەوە نا ئەیتر هیچ پاساوێکی تر نییە تۆ بیکەیتە پاسا و شەریعەتی پێ بدەی بڵێ من دروستە باسی فلانە کەسەکەم دروستە غیبەتی فلانە کەسەکەم و ئەو تەشیرەی کە ئەکرێ بەڕاستی حەزەکەم ئاماژەش بەوەکەم ئەو تەشیرەی کە ئەکرێ ئیتر لە مینبەری مزگەوتێکەوە بێ لە تۆڕێکی کۆمەڵایەتیەوە بێ لە هەز دەستگایەکی ئیعلامیەوە بێ بەدەر نییە لەوەی یا ئەوەتانێ غیبەتێکە و ئەکرێ یا نەمیمەیەکە یا ئەوەتانی بوختانێکە کە هەرسێکیشیان لە ئیسلامدا تاوانێکی قێزەون و گەورەیە یعنی ئێمە لە دینی ئیسلامدا باسی غیبەت کراوە غیبەت ئەوەیە تۆ کەسێک شتێکی تیا مەوجودە و تۆ باسیەکەی یعنی کابراەک تەبیعەتێکی نەوعێکە تۆ باسی خراپەکەیەکی باسی ئەو تەبیعەتە خراپەتی هەیەتی جاری وا هەیە تەشیرەکان لە غیبەتش دەرەچن ئەبنە بوختان بۆ نمونە ئەسڵی نییە واقیعەکە و بابەتەکە تۆ چی باسیەکەی ئەمە بوختانێکە و دوجار ئەبێت تۆ ئامادەی ئەوە بی حکمی بوختانەکە قبولکەی حکمی بوختانیش کلتور و کۆمەلگا هیچ کاریگەریەکی یاخی هیچ ڕۆڵێکی هەیە لەم بابەتانەیە
کولتور و کۆمەلگا بە تاکید ڕۆلی هەیە، یعنی بۆ نمونە زۆر جار لەوانەیە هەندێک لە کۆمەلگاکان لە نەتەوەکان بە تەبیعەتی حاڵی خۆیان ڕەنگە لایەن ئاسایی بێ باسی خەڵک بکرێ، غەیبەتی خەڵک بکرێ، جونێ بە خەڵک بدرێ، لەوانەیە لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر فەرقی هەبێ. ئێستا بۆ نمونە ئێمە گەسەیری کۆمەلگای غەرب و ئەوروپی کەین، خۆ ئەوان نە دینی ئیسلام جێبەجێکەن، نە ئاەتی خوا و نە فەرمودەی پێغەمبەری خوا ئیشی لەسەرەکەن، بەڵام بە تەبیعەت و بە کولتوری خۆیان زۆر شتێکی ناشرینە ئینسان غەیبەتی خەڵک بکات، شتێکی ناشرینە ئینسان بوختان بە خەڵکا بکە، شتێکی ناشرینە بەلایەنە و ئینسان درۆ بکە. یعنی ئەمە پەیوەندی بە کولتورەوەیە، پەیوەندی حتا بەوە نییە ئایا ئەمانە تەطبیقی یاسای ئیسلام یا قورئانەکەن یان نا، هەرچەندە هەرچی ئاەتێکی قورئانەکەیتەوە زۆربەی زۆری باسی ئەوەت بووە کە تۆ نابێت درۆ بکەیت، تۆ نابێ بوختان بکەیت، تۆ نابێ غەیبەت بکەیت، بەڵام بەداخەوە ئێمە جاری وا هەیە لە کۆمەلگاکەی ئێمەیە کە خۆمان بە کۆمەلگایەکی موسڵمان و پەیڕە و پرۆگرامی بە حیساب ئیسلام جێبەجێکەین، پابند نین بەم دەقە جوانانەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە کە باسی گرنگی ڕۆڵ و بایەخی ئینسان و مرۆڤایەتیمان بۆکە. دەستەکانە خۆشە مامۆستاگیان، زۆر زۆر سپاسمان دوومان کردی. زۆر سپاس بۆ جەنابشتان. زۆر سپاس بۆ مامۆستا مژدەڕۆڤ کە بەڕێزیان بەڕێوەبەری ئەو قافی چەمچەماڵن، سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون. بەڵێ خۆشەویستان، ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆیش بڕگەی دەزڕەنگینیە کە بێگومان بڕگەی دەزڕەنگینی یاخود کاری دەزڕەنگینی لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان کاری دەزڕەنگینی دەکەن لە هەر بوارێکدا بێت، کردویانە بە دوو بەشەوە، یاخود دەتوانین بڵین هەم لە هەمان کاتا سەرقاڵی خۆیان و یاخود کاری خۆیانی پێوە بەڕێ دەکەن و لە هەمان کاتیشدا وەکو داهاتێک بۆ بژێوی و بۆ ژیانی ڕۆژانەیان بۆتە سەرچاوێکی داهات. با پێکۆ بینەری بڕگەکە بین و دواتر بەردەوام بین. سڵاتان لێبێ، بەیانیتان باش. لە بڕگەی دەزڕەنگینی ئەم جارە ئەم جۆرە تەوقەیە دروست ئەەکەین. من ئەمان مەتاتم پێوە کردووە، ئەتوانی تۆ مەتاتەکە بگۆڕی یان تەوقەی پێوە بکەی بە هەر شێوازێک بەکاری بێنیت. بۆ دروستکردنی ئەم پارچەیە پێویستمان بە نقێمە بێت چەندانەیەک، و بۆ ناوەکەشی ناوی گوڵەکە پێویستمان بە مورو ئەبێ. ئیتر تۆ هەر شێوازێک کە بەکارێنی بە دڵی خۆ و مرواری مورو هەر حەجمێک بەکاربێنیت، و پێویستمان بە دەرزی و دەزوو ئەبێت بۆ ڕاگیرکردنی نقێمەکان، و ئەم پارچە قوماشەش تاوکو نقێمەکانی لەسەر ڕاگیر بکەین. من ئەم هێڵم کێشاوە تاوکو گوڵەکە ڕێک و پێکتر دەرچێت، بەبێ ئەو هێڵەش ئەتوانی تۆ ئیش بکەیت. و ئێستا دانە دانە نقێمەکان ڕاگیر ئەکەین لەسەر پارچە قوماشەکە تاوکو شێوازی گوڵەکە دەرئەچێت بۆمان. و من ئەم شێوە دەزووە بەکار ئەهێنم تاوەکو لەسەر نقێمەکان دەرنەکەوێ و شێوەی نقێمەکان ناشرین نەکات. تۆ هەر دەزوێکی تر بێ ئەتوانی بەکاری بێنیت، کێشەی نییە، بەڵام ئەم جۆرەیان بێ زۆر باشترە. و گەورەی گوڵەکە بەپێی ئەو هێڵەیە کە تۆ ئەیکێشی. ئەگەر هێڵێکی بچووک کێشی گوڵەکە و بچووکتر دەرەچێت، و ئەگەر هێڵەکە و گەورەتر بێ ئەو گوڵەکە گەورەتر دەرەکەوێت. یاخود نقێمەکانە گەورە و بچووکەکەی گەورە و بچووکی گوڵەکە دیاریەکە، گەورە و بچووکی تەوقەکە و دیاریەکات. و ئەم گوڵەش بە هەر شێوازێک ئەتوانی بەکاری بێنیت، و بە هەر ڕەنگێک خۆ پێ و خۆشە ئەتوانی دروستی بکەیت. بەم شێوازە نقێمەکان بە دەوری هێڵەکەیە هەمووی ئەدورین، و هەر شێوازێکی تر ئێوە پێتان خۆش بێ ئەتوان بەکاری بێنن، هەر گوڵێکی تر بێ یاخود شێوەی دڵ بێ، بازنەی هەر شێوەیەک بێ. من ئەم جارە ئەم شێوەی گوڵەم هەڵبژاردووە، و پێشتر بە ئەتوانی کە نقێمەکانی بگۆڕی. من پێشتر بە ڕەنگی زەر دروستم کردووە، شێوەی گوڵی گوڵە بە ڕۆژە، بەڵام ئەم جاریان حەزم کرد ڕەنگی نقێمەکەی بگۆڕم. بەم شێوازە تا کۆتایی بەردەوام ئەبیت هەتاوکو دەوری هێڵەکە هەمووی پڕ ئەەکەیتەوە. بەم شێوەیە
هەتا ئیشەکە تۆڵتر بێ جوانتر دەرەچێت و ڕێکوپێکترە بێت. بەر ئەوە ئەتوانی چەند جارێک دەزۆکە بکەیتەوە لە نخێمەکەیە. وەکووتم شێوازی گەورە و بچووکی ئیشەکە بە پێی گەورە و بچووکی نخێمەکانە گۆڕێت یاخود ئەو هێڵەی کە تۆ ئەیکێشیت و ئیشی لەسەرەکەیت ئەویان بەخواستی خۆت ئەتوانی بیگۆڕیت و بەم شێوازە ئەمە کۆتا دەنکی نخێمەکانە کە ئێمە دای ئەنین و دواتر ناوی گوڵەکە پڕ ئەەکەینەوە بە هەر شتێک کە خۆت پێ و جوانە. من لێرەیە حەزەکەم مرواری بەکاربێنم، ئیتر ئەتوانی بۆ ئەم ئیشەش چەند حەجمێک بەکاربێنیت گەورە و بچووکێکەیان ئەویان بە دڵی خۆتە، بەڵام پێویستە کات ئەم نخێمانە زۆر بە ڕێکوپێکی و بە تون و تۆڵی دایکوتیت بۆی ئیشەکە و ڕێکوپێک دەرچێت. ئێستا ئەمە تەواو جوان نخێمەکانمان داکوتی لەسەر قماشەکە و نخێمەکانمان تەواو کردەمان کوتی بە قماشەکە و بەم شێوەیە دەرچووە. ئێستا ئەم بەشی ناوەوەی هێڵەکە پڕەکەینەوە. وەکووتم ئەتوانی مرواری بەکاربێنی یان هەر جۆرە موروویەکی تر کە خۆت پێت خۆشە یاخود پولەکە یان زەنگیانە. من ئێستا حەزەکەم مرواری بەکاربێنم. اینجا بەدڵی خۆتە هەر کامێکی موروەکان کە بەکارێنی چه حەجمێک بێت و ئەتوانی تێکەڵاویشیان بکەیت چەند جۆرێک تێکەڵکەیت و ئەم بۆشایی پێپڕکەیتەوە ناوی گوڵەکە بەردەوامە بین تاوەکو ئەم بەشە پڕەکەینەوە بە مرواریەکان. هەر جۆرە دەزوێکیش بۆ ئەم موروانە بەکاربێنی کێشەی نییە لەبەرەوەی دەرناکەوێت. ئەتوانی لە ڕەنگی موروەکەش دەزوو بەکاربێنیت، بەڵام تاوەکو دەزوویەکی قایم و باش بێت درێنگتر بپچڕێت ئیشەکە و جوانتر دەرەچێت و زیاتریش ئەمێنێتەوە. بەم شێوەیە ناوی گوڵەکەمان پڕ کردەوە بە مرواریەکە. ئێستا ئەبێ بیبڕین قماشەکە بە جوانی هیچ زایەکی پێوە نەمێنێت. پاشان ئەم تەوقەی پێواکەین و بۆ قژ ئەتوانی بەکاری بێنیت، بەڵام نابێت هیچ جیایەکی ئەم قماشە بمێنێتەوە لای کریستاڵەکانەوە. بم شێوەیە قماشە زیایەکەی لای کریستاڵەکانمان هەمووی بڕی ئاگاتان لە دۆزەکەی بێنەی بڕن هیچ زیایەکی پێوە نەماوە. پاشان بە چەسب ئەم تەوقەی پێوە ئەەکەین و بۆ قژ ئەتوان بەکاری بێنن. من ئەمەم دروست کردووە پێشتر لە جیاتی تەوقە ئەتوانی مەتاتی پێ بکەی قژی پێ ببەستی. بەم شێوەیە چەسبەکەی پێوە ئەەکەین بە قماشەکەەوە. پاشان تەوقەکە توم ئەەکەین لەسەری. پێویستە ماوەیەک بەدەستەوە بێت تاوکو چەسبەکە وشکە بێتەوە بۆ ئەوی جوان تەوقەکە بگرێت و لێ نەبێتەوە لە کاتی بەکارهێنانە. بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامین. ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر پلانی زانکۆی گەرمیان بۆ وەرگرتنی خوێندکاران لە ساڵی نوێی خوێندندا کە بێگومان لە ئێستادا لە بەشێکی زۆری زانکۆکان لە سەر ئاستی هەرێمی کوردستاندا تا ئێستا دەوامی خوێندنیان یاخود دەوامی خوێندنیان نەکردوتەوانێ و هۆڵەکانیان بەڕووی خوێندکاراندا نەکردوتەوە، بەڵام زانکۆی گەرمیان هۆڵەکانیان بەڕووی خوێندکاراندا کردوتەوە. خوێندکارانە ئێستادا وانە دەخوێنن، بەڵام ئایا چ ڕێککاری و ڕێنماییەک گیراوەتە بەر لە پێناو پاراستنی سەرجەم خوێندکاران و مامۆستان و کارمەندانی زانکۆکەدا و لە هەمان کاتدا شێوازی خوێندن لە ئێستادا و لە بارودۆخی ئێستادا چۆنە؟ ئایا هەموو وانەکان لە هۆڵەکانی خوێندندا دەخوێنێت یاخود سیستەمی ئاوێتە پەیڕەو دەکرێت و بەشێکی بە ئۆنلاین دەبێت؟ ئەو بەشەی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە دەخوێنرێت تا چەند گرفتی بۆ خوێندکاران دروست کردووە؟ بۆی کە لەسەر ئەم بابەتەوە ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر گفتوگۆ بکەین، ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر فەرهاد قادرمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی گەرمیانن. دکتۆر فەرهاد سڵاو لێبێ و ڕۆژ باش.
ڕۆژتان باش سپاس بۆیەوە بۆ بینەرانی سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر هەروەکو لە پێشێکەکەشا باسم کرد لەگەڵەوەی کە بەشێکی زۆری زانکۆکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان تا ئێستا دەوامیان نەکردووە، بەڵام زانکۆی گەرمیان لە ئێستایا دەوامەکان داوامکردنەکە لە کێوە دەستی پێ کردووە و شێوازی خوێندنەکان چۆنە؟ بڵێ لە ڕاستیە لەبەر ڕۆشنایی ڕاستپاردەکان و برارەکانی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا هەموو زانکۆکان بڕارێندا کە شێوازی خوێندن دەست پێ بکەن، بەڵام شێوازی دەستپێکردنەکە و چۆنێتی و کاتی دەستپێکردنەکە لە زانکۆیەک و بۆ زانکۆیەکی تر دەگۆڕێ لەبەرەوەی ئەو دەسەڵاتە درایە ئەنجومەنی زانکۆکان کە خۆیان کات وە شێوازی خوێندنەکە وەکوتم ڕێژەی ئاوێتەکە مەبەستمەگینا خۆی هەمووی ئاوێتەیە. ئێمە وەکو زانکۆی گەرمیان لە 29 دەستمان کرد بە خوێندن بۆ خوێندکارانەی کە سیستەمی خوێندنیان بۆڵۆنیا پرۆسیز بوو وە پار ساڵ نیوەی سمستەری دووەمیان تەواو نەکرا. بەوانە لە 29 دەستیان پێکرد شێوازی خوێندنەکەیان لە 2 هەفتەی یەکەمە ئەلکترۆنی بوو، لە 4 سەرجە قۆناغەکانی تری هاتە پاڵواتە قۆناغی 2، 3 و 4 و هەموو سیستەمەکان دەستیان پێکرد بە شێوازی ئاوێتە. ڕێژەی ئاوێتە کە دەسەڵاتمان داوە بە ئەنجومەنی بەشە زانستیەکان هەر بە شەو زانستیەک بە پێی سروشتی بابەتەکە و بە پێی تایبەتمەندی بابەتەکە لە ڕووی تیۆری پراکتیکیەوە وەخواستی مامۆساکە کە خۆی ئەزانێت ئەو بابەتە ئەگەر بێت و ئۆنلاین ویڵێتەوە تا چەند تێگەیشتن ئەبێت یاخۆت لە ناو هۆڵەکانی خوێندن، هەموو ئەمانە دەسەڵاتێک بدرایە ئەنجومەنی بەشەکان. خۆشبەختانە ئەتوانم بڵێم بەشە زانستیەکان خۆیان بە شێوێکی زانستیەوەیان دابەش کردووە، بەشی زانستیمان هەیە با بڵێن کۆلێجمان هەیە ڕێژەی ئاوێتەکە 70% یا 75% لە ناو هۆڵە ئەخوێنێ بابەتەکە 25% بە شێوەی ئەلکترۆنیە ئۆنلاینە، کەمترین بەشمان 50% لە ناو هۆڵەکانە خوێنی و 50% ئەلکترۆنی. چوانەیە کا خۆپڵێوانەکان جیاکراوەتەوە کە کامیان بە ئۆنلاینە و کامیان لە هۆڵەکانە خوێندرێت؟ دوو شێواز بابەت لە ناو هۆڵەکانە ئەخوێنرێت. شێوازێکیان هەموو ئەو بابەتە پراکتیکیانەی کە پێویستی بە تاقیگە هەیە، یاخود پێویستی بە گۆڕەپان هەیە وەکو بەشە وەرزشیەکان، یاخود پێویستی بە نەخۆشخانە و تاقیگە پزیشکیەکان هەیە، هەموو ئەمانە لە ناو هۆڵەکانە ئەخوێنرێت لەگەڵ ئەو بابەتە تیۆریانەی کە سەرەکین. ئەنی بۆ نمونە لە کۆلێجی زمان ڕەنگە بابەتێک هەبێت بۆ نمونە پێوترێ دەنگسازی کە پێویستی بە ناو هۆڵە، بابەت هەیە لە زمانەکانە پێوترێ دیالێکتەکان، مامۆستاکە خۆی هەستەکە ئەگەر ئەمە لە ناو هۆڵا بیڵێتەوە تێگەیشتنی خوێندکار و ئاستی زانیاریەکان و وەرگرتنی زانیاریەکان زۆر بەرزتر ئەبێ وەک لەوەی بە ئەلکترۆنی بیڵێتەوە. واتە دوو جۆرە بابەتە تیۆریە سەرەکیەکان لەگەڵ بابەتە پراکتیکیەکان. خوێندکارانی ماستەر و دکتۆراش لەم کاتە ئێستا دەوامەکەن؟ خوێندنی باڵامان 100% لە ناو کەمپایە، لەگەڵ دەوامی ئێوارانە 175 لە ناو کەمپایە. ئەوانی شەر بە هەمان شێوە بە سیستەمی ئاوێتەیە یاخود هەمووی لە ناو هۆڵەکان نابێت؟ خوێندنی باڵاواتە خوێندکارانی دیپلۆمی باڵا ماستەر و دکتۆرا ئاوێتە نییە، هەروەکو نۆرماڵە ساڵانی پێشووتر، بەڵام ئێواران سیستەمی ئاوێتەیە، بەڵام ڕێژەی ئەلکترۆنیەکەی کەمترە لە دەوامی بیانە. زۆر باشە. ئامادەکاریەکان چی کراوە بۆ وەرگرتنی خوێندکارانی قۆناغی یەک؟ چیتان کردو؟ ئێمە وەکو زانکۆی گەرمیان هەلە سەرەتای ساڵەوە تەبان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی سەلامەتی و تەندروستی و بەڕێوەبەرایەتی کاروباری خوێندکاران بەڕێوەبەرایەتی تۆماری زانکۆ کۆمەڵی ڕێنماییمان دەرکردووە و چەندین کۆبوونەوەمان کردووە بۆی کە چۆن پێشوازی لە خوێندکارەکان بکرێەوە، چۆن بتوانین گیانی خوێندکارەکان بپارێزین. بۆ ئەوە یەکەم شت کە خوێندکار دێت لە ڕێگەی لیژنێکی تایبەتەوە لە ئاسی هەموو کۆلێجەکان بە ڕێکاری تەندروستی و بە ڕێکارە خۆپارێزەکان پێشوازیان لێکرێەوە هەوڵە درێک کەمترین قەرەباڵغی دروست بکرێ. هەر بووە یەکێک لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزارەت بۆ ئەوەی کە کەمترین بەریەکەوتن لە نێوان خوێندکارەکانە لە کاتی پێشکەشکردن و مامەلەی وەرگرتنە ڕوبەڕوویان بێتەوە. کۆمەڵێک لە ئەو پێداویستی و بەلایانی کە لە ساڵانی پێشووترە لە خوێندکار داواکرا ئەم ساڵ ڕاگیرە، لەوانە کەفالەت و بەڵێن نامە و پشکنینی خوێن و هەموو ئەمانە ڕاگیرە بۆی خوێندکار تەنها ئەو شتانی کە لە لای خۆیەتی ئەوەندە نەڕابوو ئەم فەرماگە و فەرماگە بەڵێ داخراوە تاوکم دۆخە ئارام ئەبێتەوە و کاتەکە ئینشاڵڵا ئاسای ئەبێتەوە خوێندکار دەتوانێت هەموو ئەو ڕێکارانە جێبەجێ بکات. ئەمە یەک دوو لە بەشە ناوخۆیەکانە ئێمە لە ڕێگەی تیمی تایبەتی و ڕۆژانە پشکنی بۆ خوێندکارانە ئاکرێت کە هەستەکرێت و گومانەکرێت لەوەی کە
ئەمانە نیشانەیەکیان تێدایە لە ڕێگەی ئامێرەکانی گەرمی پێ و هەروەها ئۆکسسیژینیان ڕادەی ئۆکسسیژین لە گیانیانە ئەپێورێ ئەم پشکنینە هەردوو پشکنینەکە لە دەواازەی کەمپی زانکۆ و لە هەموو کۆلێجەکانیشمان دانراوە لە پاڵ ئەمە ماوەی جارێکەوە وەرکشۆپێک سیمینارێک چالاکێکی تەندروستی ئەکرێت لە هەفتەی ڕابردووە هەندێک چالاکی کرا لە ناو زانکۆ لە ڕێی تیمی بەشی زانستی کیمیا و کۆمەڵێک لە مامۆستا و خوێندکارەکانمانەوە بۆ هەموو ئەوانەی کە ئایا توشبووی کۆرۆنا بووە و بە خۆی نەیزانیوە یان گرتوویەتی و چاک بووەتەوە یاخود نەیگرتووە یان هەر حاڵەتێکە ئەوە هەفتەی پێشووتر زیاتر لە 200 کەس دکتۆر ئەمانەی کە بەڕێزت باسە کرد بێگومان هەریەکە لەمانە تێکی خۆی هەیە چی هاوکارتانە وەزارەتی دارایی تا چەند هاوکارتانن لە دابینکردنیان پێداویستیانە لە ڕاستیە بەداخەوە قەیرانی دارایی کردووە بۆ خۆمان زیاتر پشت بە خۆمانە بەسیم یان لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە زۆر جار هاوکاری ئەکەین لێرەوە جێ سوپاسە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە لە پێداویستە تەندروستیەکانە هاوکارێکی باشمان بووە لە سەردەمی تەشەنەسەندنی کۆرۆنا لە گەرمیان کە ئێمەگەیشتە لووتکە دۆخێکی زۆر خوازرا هاتوو ئێستاش حاڵەت و ڕووداوەکان هەیە بەڵام بەراورد بە ڕابردوو ڕێژەکە کەمترە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هاوکارێکی باشمان بوو و بەشێکی تری پێداویستیەکان لە ڕێگەی دەستگای مرۆیی مامەوە کە هاوکارێکی زۆر باشمان بووە چ لە ڕوویکردنەوەی خۆلی ئەلکترۆنی وە چ لە ڕووی پێداویستی پزیشکیەوە ئەمانەی بە شەکل لەم ئامێرانەی کە باسم کرد ڕاستەخۆ لەلایەن دەستگای مرۆیی مامەوە پێشکەش بە زانکۆی گەرمیان کراوە لە پاڵەمانەشە بەشێک لە پێداویستەکان لەسەردا هاتی زانکۆی خۆمان دابینمان کرد مادۆنەبن دکتۆر بۆ ئەو خوێندکارانی کە ئێستا داوامەکەن قۆناغی دوو بەرەوسەرەوە ئەوانەی کە بەشە ناوخۆییان هەیە بەشە ناوخۆیەکانیان پێدراوە بەڵێ ئێمە توانە بڵێم یەکەم زانکۆ بووین کە دەستمان کرد بە دابشکردنی بەشە ناوخۆی و خۆشبەختانە لە سلێمانی تا ئێستا نەکراوە بەڵێ پێم وایە هەندێک گرفتی کارگەڕی و دارایی هەیە کە پێویستەکە مەلێرەوەم داواکەم لە وەزارەتی دارایی بەڕاستی هەندێک پێداویستی لە زانکۆکانە دۆخی دارایی زانکۆکان زۆر خراپە و ڕێکار و ڕۆتینی دارایەکان لە وەزارەتی دارایی بەهۆی قەیرانی دارایەکانەوە زۆر دوا ئەکەوێت ئێستاکە بەشێک لە زانکۆکان کە ناتوانن بەشە ناوخۆیەکان وەک پێویست بخەنە خزمەتی خوێندکاران و ئێمەش بۆ خۆمان ڕەنگە چەند مانگێکی تر ئەو گرفتەمان هەبێت ئەوەیە کە گرێبەستی کۆمپانیاکانی پاکردنەوە و چاکردنی ئامێرەکانی ناو بەشە ناوخۆیەکان دەبێت ساڵانە زوو ئەو گرێبەستانە نوێ بکرێتەوە وەک پرۆسەی تەندەرینی زوو یەکلای بکرێتەوە بۆی خوێندکار بتوانێت لە ژینگەیەکی ئارام و پاک و پێداویستی خزمەت گوزارەکانی بۆ کرابێت لە ڕاستیە وەزارەتی دارایی و ڕێکارە دارایەکان کە پێویستی بە هەندێکیان پێویستیان بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە پێویستە دەستەبردی تیا بکرێت بۆی پرۆسەی خوێندن هیچ نەبێتەوە زیاتر پەکی نەکەوێت ئەتوانم بڵێم بەدەمەوە هاتنەکان لە ئاسی پێویستانیە و تەنانەت هەندێک دەسەڵاتی دارایی هەبوو لە ساڵانی ڕابردووە دراوە بە زانکۆکان لە چوارچێوەی خەرجی داهاتی زانکۆکانە سەرۆکی زانکۆکانە و دەسەڵاتیان هەبووە لە پار ساڵەوە بۆی قەیرانی داراییەوە و دەسەڵاتانە زۆر کەم کراونەتەوە هەندێک جار بە ڕێنمایەک ڕاوەسێ دوو مانگ کە ئەتوانم بڵێم دوو ڕۆژ ڕاوەسان کاریگەری خراپ خات سەر پرۆسەی خوێندن پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی مەزوێ و پرسە چارەسەر بکە دێمەوە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە لە یەکی دەوە بەشە ناوخۆیەکانمان دابەش کردووە بەسەر خوێندکارەکانە و تاوەکو ئێستا هیچ خوێندکارێکی خۆناغی 2 3 و 4 نییە کە بەشە ناوخۆی پێنەدرابێ لە لای ئێمە بە ڕێکارە تەندروستیەکانەوە ژوورەکانمان ژۆری خوێندکار لە 2 بۆ 3 خوێندکار زیاتری تێدا نییە لە شاری خانەقین کە ئێمە 3 کۆلێژمان هەیە و 2 باڵەخانەمان هەیە ئەتوانم بڵێم هیچ ژوورێکمانە لە 2 خوێندکار زیاتریش بێت لەبەرەوەی خوێندکار لەوێ کەمترە بەراورد بە شاری کەلار بۆ خۆناغی یەکەمیش قەرار وایە لە هەفتەی داهاتوە دەستکەنە دابەشکردنی چونکە جارێ مامەڵی وەرگرتن هێشتاکە تاو نەبوو لە بەشەکان وهەندی لە خوێندکارەکان تاوەکو ئێستا پەیوەندیان بە پرۆسەی خوێندنەوە نەکردووە هەفتەی ئایندە دوا هەفتەیەک بۆ پێشکەشکردن و دابەزین و شوێنگۆڕکی خوێندکارەکان دوایەوە پرۆسەی کۆتایی دێت بەشە ناوخۆیەکان بە هەمان میکانزم دامەش ئەکرێت دوان لە بەشە ناوخۆیەکانمان تەرخان کردووە هێشتا دابەشمان نەکردووە بۆ خوێندکارەکانی خۆناغی یەکەم یەکیان بۆ کچان و ئیتریشان بۆ کوڕان دکتۆر لە وتەکان تا ئاماژە بۆ کەوتە کۆلێژتان هەیە لە خانەقین بۆچی زانکۆی گەرمیان ئاوا دابەشکراوە بەسەر شارەکانی ترە سروشتی گەرمیان سروشتێکی تایبەتی هەیە گەرمیان پانتایەکی فراوانی هەیە تەنانەت تا سنووری کەرکوک و چەمچەماڵەوانش ئەڕۆن
زانکۆکە کە نامرا زانکۆی گەرمیان لە ساڵی 2010 دیارێکی با بڵێن ئەتوانم بڵێم بەڵێنێکی فراکسیۆنێکێتی نیشتمانی کوردستان بوو لە بانگەشەی هەڵبژاردننی ساڵی 2009 بۆی کە لە گەرمیانە ئەبێ زانکۆ بکرێتەوە خۆشبەختانە و بەڵێنە زوو جێبەجێکرا لە 2010 بەردی بناخی زانکۆکە دامەزرا. پێشتر زانکۆی گەرمیان چەند کۆلێجێکی تیا بوو 4 کۆلێجی تیا بوو 4 کۆلێجەکە دوانی لە شاری خانەقین بوو دوانشی لە شاری کەلار بوو هەر 4 کۆلێجەکە سەر بە زانکۆی سلێمانی بوون لە ساڵی 2005 و 6 و 7ەوە کرابوونەوە لە 2010 کە بوو بە زانکۆی گەرمیان ئەم 4 کۆلێجە گوازرانەوە بوون بە میلاکی زانکۆی گەرمیان. چەند کۆلێژی هەیە؟ ئێستاکە 8 کۆلێجمان هەیە لەگەڵ 2 بەشی سەربەخۆیە کە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە کار بۆکەین و 2 کۆلێژە 2 بەش سەربەخۆ بێنە 2 کۆلێژ واتە ئینشاڵڵا بێتە 10 کۆلێژ. ئینشاءڵڵا. باشە دکتۆر شتێکی تر بۆچی تا ئێستا زانکۆی گەرمیان لەلایەن عێراقەوە دانی پیانەندراوە؟ هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ نەکتان زانکۆی گەرمیان چەند زانکۆیەکی تریش تاوەکو ئێستا پرۆسەکەیان ماوە خۆشبەختانە لە مانگی یەک مانگی ڕابردووە هەندێک لەو زانکۆیانە دانپیانانی کۆتاییان وەرگرت ئەتەوە ڕۆشنە ناو ڕێبەری وەرگرتنی خوێندکارانی ئەوانەی کە لە مانگی پێشووە یەکلای بوونەوە زانکۆی هەڵەبجە بوو زانکۆی ڕاپەڕین بوو زانکۆی زاخۆ بوو. ئەوەی ئێستاکە ماوە زانکۆی پۆلیتەکنیکەکانە لەگەڵ زانکۆی چەرم و لەگەڵ زانکۆی گەرمیانە. ئێمە باسی زانکۆی گەرمیانەکەن چونکە ڕەنگە هەردۆخی هەر زانکۆیەک تایبەتمەندی خۆی هەبێت. هۆکارێکی ئاشکرا کە پیان وتوین ئەوەیە کە زانکۆی گەرمیان ئەم راپۆرتی ساڵی 2010 وەزارەتی خوێندنی باڵا عێراقەکە من ناوەڕۆکەی باسەکەم ئەوەیە کە لە هەندێ بەشە کەمی ستافمان هەیە پێویستەکە وەکو ستافی مامۆستایان تۆکمەتری بکەین بۆی زانکۆکە ئەتانم بڵێم لە 2010 بەدواوە خۆشبەختانە ستافەکە زۆر زیادی کردووە. بەداخەوە دامەزراندن نەبووە کە ستافەکە زیاد بکە بەڵام بە چی زیادی کردووە ئێمە کۆمەڵێکی زۆر لە مامۆسایانمان خوێندنی ماستەر و دکتۆرا بوون ئەوانە هاتوونەتەوە ئەمە یەک دوو لە پار و پێرارە کۆمەڵێکی ترمان وەرگیراوە پار ساڵ کە ئەم ساڵ دەستیان کرد بە خوێندن ئێمە لە زانکۆی گەرمیانە زیاتر لە 98 کەسمان لە خوێندنی باڵا وەرگیراوە 77 کەسیان لە دوبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا لە ناو زانکۆی گەرمیان خۆی وەرگیراوە کە ئەمە لە مێژووی زانکۆی گەرمیانە ئەم ڕێژەیە نەبووە 77 کەس لە ناو زانکۆکە خۆی وەربگیرێت چونکە ساڵانی تر ئێمە خەڵکمان وەرئگیرا لە زانکۆکانی تری کوردستان ستافەکەمان ئەوە نەبوو بتوانین خوێندنی باڵا بکەینەوە خۆشبەختانە توانە بڵێم ستافی زانکۆی گەرمیان لەم 2 ساڵە گەشێکی باشی بەخۆیەوە بینیوە نەک تەنها لە ڕووی ژمارەوە بەڵکو لە ڕووی توێژینەوەشەوە و لە ڕووی بەرزکردنەوەی پلەی زانستیشەوە تەنها لە ماوەی ساڵ و نیوەکە 58 کەس لە زانکۆی گەرمیان پلەی زانستیان بەرز بووەتەوە بەشێکیان پلەکەیان بووە بۆ پرۆفیسۆری یاریدەدەر و مامۆستا. ئەم ژمارەیەکە کە بۆتە مای ئەوەی کە ستافەکە تۆکمەتر بێ سا لە زانکۆی گەرمیان نزیکەی 411 مامۆستای هەیە کە خاڵی بڕوانە زانستیان جیاوازەکان بۆیە ئەم خاڵەمان جێبەجێ کردو و گرفتێکمان نییە. خوێندکار چەند خوێندکاری هەیە؟ خوێندکار بەوانی ئەم ساڵەوە دێ نزیکەی ئەبێتە 7000 خوێندکار چونکە 5000 خوێندکارمان هەیە 2000 خوێندکاریشمان بوات. لە بۆکو ڕیزبەندی لەسەر ئاستی هەرێمی کوردستان زانکۆی گەرمیان لە ناوەڕاستی زانکۆکانین تۆمەحیەوەمان هەیە کە زیاتر بین توانم بڵێم 3 گروپ هەیە گروپی B و C و D واتە زانکۆکان لە ڕووی ئاسبەرزی زانستیانەوە دابەشکراونەتە سەر 3 گروپە زانکۆی گەرمیان لە گروپی بیایە. زۆر باشە لە گروپی سیایە B و C و Dە ئێمە لە گروپی سیای. بۆچی بە گروپە؟ بۆچی ڕیزبەندیەکە لە یەک تا کۆتایی نییە؟ بەڵێ لەبەرەوەی پێوەرەکان کە دانراوە کۆمەڵک پێوەری گشتیە لەو پێوەرە گشتیانە واتە جیاوازە لە هەندێک ڕیزبەندی تر چووکە لە جیهانە کۆمەڵێک ڕیزبەندی هەیە بۆ زانکۆکان ڕیزبەندی هەیە بە ژمارە دێتە خوارەوە هەیە بە گروپ دێتە خوارەوە ئەو زانکۆیانەی کە ئاستەکانی لە یەکەوە نزیکن خراونەتە ناو گروپێکە لە کوردستانە گروپی ئەی نییە گروپی بی هەیە لەگەڵ سیە لەگەڵ دی زانکۆی گەرمیانە چیتە ناو گروپی لەبەرەوەی گروپی ئەی ئاست هەرە بەرزەکانن ئێمە تومەحمان وایە ئینشاءڵڵا زانکۆکانی کوردستان بکاتەوە. دکتۆر لە 4 مانگدا بەڕێستان بەشداری کۆبوونەوەیەکتان کردووە لەگەڵ لیژنەی پەروەردە خوێندنی باڵای پەرلەمانی ئێران لەم کۆبوونەوەیە ئەمەیەکێ بوو لە پرسەکان
دانپێدانانەکە؟ بەڵێ بە دڵنیایەوە. پرسێکی ترتان تاوتوێ کرد؟ بەڵێ لە ڕاستیە بەنسبەت ئێمەوە پرسی دانپیانەکە بۆ ئێمە گرنگە چکە بیریمان نەچێت پێویست ئاماژە بۆ بین لە ساڵی 2014 لە سەردەمی بەڕێز دکتۆر عەلی ئەدیب کە وەزیری خوێندنی باڵا عێراقی بووە دانپێنانی بەرایی بە زانکۆی گەرمیانە کراوە و فەرمانیشی هەیە بەڵام دانپێنانی کۆتاییمان ماوە و لە ئێستا دەرچوانی زانکۆی گەرمیان لە هیچ یەکێک لە زانکۆکانی عێراق و کوردستانە کێشەی خوێندنیان نییە ئەگە بیانوێ ماسەر و دکتۆرا بخوێن مەساڵانە خەڵکمان وەرەگیرێت تەنها بۆ هەندێ وڵات کە خوێندکاری ئێمە ئاڕاتە دەرەوە ئەگەر وڵاتەکە پشت بە وەزارەتی دەرەوەی عێراق ببەستێ و تەزیقی ئەوانی بێت گرفتمانە بێت بەڵام هەموو ئەو وڵاتانەی کە پشت بە نوێنەرایەتی هەرێمی کورسان ئەبەستن هیچ گرفتێکمان نییە ئەو کوڕونکردنەوەیەک سەبارەت بەو کۆبوونەوەی جگە لە پرسی دانپیانەکە باسی هەندێک پرسر کرەبوونەوە پرسی ئاڵوگۆڕکردنی خوێندکار لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە تاگە خوێندکارێک لە هەرێمی کوردستان بێوێت لە زانکۆی بەغا بخوێنێت یا زانکۆی بەغا بێوێت لە زانکۆی سلێمانی و گەرمیان بخوێنێت جۆرێک لە هەماهەنگی بکرێت و وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان ڕێژەی 5 لە سەتی بۆ ئەوەش داناوە. دەست خۆش دکتۆر کاتمان نەماوە پرسیارێک زۆر بە کورتی بۆ پێی کە بەڕێستان پێشتر ئەندام پەرلەمان بوون ئەندام پەرلەمان بوون ئێوە کارتان لەسەر ئەمە کردبوو زۆر بە کورتی. بەڵێ من خۆشبەختانە خۆم ئەندامی لیژنەی خوێندنی باڵای پەرلەمانی عێراقیش بووم بەڵێ هەنگاوی باشمان ناچوونکە ئەم راپۆرتەی کە هاتووە بەسەردان و هاتنی چەندین لیژنە کراوە کە ئێمە لەوێ ڕۆڵمان هەبوو لە ناردنی لیژنەکان بە هەمانگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان. راپۆرتی لیژنەکان ئێستا گەیشتۆتەم خۆناغە کە جێ ئومێدەکە زوو ئەترافەکە کۆتایی بێت. دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سوپاس ماندوومان کردی زۆر سوپاس بۆ دکتۆر فەرهاد قادر کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی گەرمیانە سوپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بن ئێوەش کاتێکی خۆش و ئاسوودە بن.